بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ئەم بەرهەمەتان پێشکەش دەکات. کتێبی ڕاوتی بەناو قورئانیەکان و حجیەتی سنەت. ناسنامەی کتێب نووسینی دکتۆر عومەر عەبدولعەزیز، بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر بۆ بڵاوکردنەوە و ڕاگەیاندن، ڕێکخراوی زانست بۆ باس و توێژینەوە ژمارە 7. نەخشەسازی ناوەوبەرێک زەردەشت کاوانی، خەت نەوزاد کۆیی، قەبارەی کتێب 17/24، کۆی ژمارەی لاپەڕە 123 لاپەڕە، نۆرە و ساڵی چاپ دووەم 1437 کۆچی بەرامبەر بە 2016 میلادی، تیراژ 1500 دانە. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 183 ساڵی 2016 پێدراوە. هەموو مافێکی لەبەرگرتنەوە و بڵاوکردنەوەی پارێزراوە. ڕاوتی بەناو قورئانیەکان و حجیەتی سنەت، مێژووی سەرهەڵدانیان بەشێک لە لۆچوونەکانیان و وەرامیان، مەترسی بیرۆکەی ئیکتیفا بە قورئان، پێگەی سنەت لە تەشریعدا. نووسینی دکتۆر عومەر عەبدولعەزیز. کارە هونەریەکان هاوکار محەممەد حەسەن. خوێندنەوەی هێمن گەردی. بسم الله الرحمن الرحيم. سورة النساء آيتي 59. يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم، فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر، ذلك خير وأحسن تأويلا. سورة الأعراف آية 157. الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم، فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. سورة النحل آية 34. بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. سورة النحل آية 64. وما أنزلنا عليك الكتاب إلا لتبين لهم الذي اختلفوا فيه وهدى ورحمة لقوم يؤمنون. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچیەک دەربارەی سەرهەڵدان و ناو و پێناسیان. لاپەڕە 6. لەبەر هەندێک هۆکاری بابەتی و بەشێک لە گرفتە سیاسیەکانی ناوخۆیی ئومەتی ئیسلامی لە سەدەی یەکەمی کۆچیەوە بە تەواوی لە سەردەمی خەلیفەی چوارەمی مسلمانان عالی کوڕی ئەبوو تاڵیبەوە پەروەردگار لێ ڕازی بێت، دەستە و تاقمێک لە خەواریجەکان پەیدا بوون کە کەوتنە بیری ڕەتکردنەوەی فەرموودە و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بانگەشەکردن بۆ دیاریکردنی قورئانی پیرۆز وەک تاکە سەرچاوەی تەشریع و وەرگرتنی حوکمە شەرعیەکان.
ڕەوت و چالاکی ئەمانە بە درێژایی مێژوو هەڵکشان و داکشانی زۆری بەخۆیەوە بینی. زانان و دەسەڵاتی ئیسلامی ئەو سەردەمانە سەرەتا زۆر دڵسۆزانە لە ڕێی گفت و گۆوە هەوڵی زۆریان لەگەڵدان کە بێنەوە سەرڕێ. دوجار زانایان ڕاشکاوانە قسەی خۆیان بەرامبەریان کرد و بەلادەر و تێنەگەیشت و لە قەڵەمیاندان. دەسەڵاتی ئیسلامیش بە هاوکاری ئەو لۆچوونەی زانان ئیجراعاتی خۆیان لەگەڵ کردن. ئەمانە لە سەدە پێشکەوتوەکانی مێژووی ئیسلامدا ناوێکی دیاری کراویان نەبوو، چونکە لە سەرەتاوە لە خەواریجەکانی دوژمنانی پێشەوە عەلی پێکاتبوون. دوایی ژمارێک لە موعتەزیلە و ڕەوافیض و کەلامیەکان تێکەڵیان بوون. هەندێک جار زانایان لەوانە پێشەوە شافعی دەستەواژەی زەنادیقەیان بۆ بەکارهێناون کە تا ڕادێک کاردانەوەی پێوە دیارە و دەبوایە ئەوانەیان کە لە بازنەی ئیسلامدا ماونەتەوە ئەو دەستەواژە و نازناوەیان بۆ بەکار نەهێنن. ئەم ڕەوتە بە درێژایی 14 سەدەکەی مێژووی ئیسلام ناوبەناو سەریان هەڵدایەوە، جارجاریش کرد دەبوونەوە، بەڵام کاتێک لە سەدەی 18 میلادیدا لە بەشە مسلمانەکەی وڵاتی هیندستاندا لە گەرمەی پەلاماری ئینگلیزەکاندا سەریان هەڵدایەوە، ناوی ئەهل القورئانیان لە خۆیان ناوبانجیان بە قورئانیەکان دەرکرد و ئینگلیزە داگیرکەرەکان دەستیان بە پشتی هەندێکیان داهێنا و هاوکاریان کردن و ڕابەرەکانیان خەڵات کردن. ئەم تاقمانە دەستەواژەی ئەهل القورئانیان بەرامبەر ئەهلی سوننە بۆ خۆیان داناوە بە مەبەستی خۆجیاکردنەوە لە تەواوی مسلمانان کە لای ئەوان ئەم زۆرینەی کە بە ئەهلی سوننە ناسراون گومڕان و لە منهجیەتی دروستی قورئان لایەنداوە، چونکە شوێنی ڕیوایەت کەوتون کە لای ئەوان زۆربەی هەرە زۆری ڕیوایەتەکان بە هەڵبەسترا و ناڕاست دەزانن و ڕەدیان دەکەنەوە لەبەر ئەوەی ڕاویەکانیان بەلای ئەوانەوە یان پشتگیری عەلی بوون یان معاویە یان لێژنەی ئاشتی نێوانیان کە هەرسێ دەستەکە لای ئەوان ڕیوایەتیان قبوڵ نییە و شایەتیان وەرناگیرێت، بگران لەسەر ئەسڵی ئیمان و مسلمانیەتی زۆر بەشیان قسەیان هەبووە. سەبارەت بە دەستەواژەی ئەهل السنە ڕاستە کە لە قورئانی پیرۆزدا نەهاتووە، بەڵام لە سەدەی یەکەمی کۆچیەوە بووە بە وەسف و پێناس بۆ ئەو کەسانی کە لەسەر ڕێبازی گەورەزانەکانی ئوممەتی ئیسلام ماونەتەوە. دیارە ئەم ناوە ئەهلی سوننەت لە کاتێکدا بوو بە پێناس و نازناو کە چەندین گروپ و دەستە و تاقمی تر سەریان هەڵدا و بەرامبەر ئەو دەستە و تاقمانە ئەم نازناوە ڕەواجی پەیدا کرد بە مەبەستی جیاکردنەوە و ناسینەوە، وەگەرنا لە ڕووی مەنهەجیەوە دەکرێت قسە لەسەر ئەو ناوەش بکرێت، چونکە پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ناوی لە هەموو ئومەتی یەکتاپەرستی ناوە مسلمان دەفەرموێ ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلمين من قبل. بهر حال ئەم کورتە باسی لە بەردەستی خوێنەری بەڕێزدایە، هەوڵێکی سەرەتاییە بۆ خستنەڕووی هۆکارەکانی سەرهەڵدانی یەکەم جاری و ئەو دەستە و تاقمانە و هۆکار و فاکتەرە هاندەرەکانی سەرهەڵدانەوەیان لەم سەردەمە هاوچەرخەدا لەگەڵ ئاگاداربوون لە بنەما فکریەکانی بیرکردنەوەیان و وەرامدانەوەی گرنگترین لۆچوونە هەڵەکانیان. مەترسیدارترین دەرکەوتەی ئەم ڕەوت و ڕێبازە بریتیە لە ڕەدکردنەوەی زۆربەی زۆری حوکمە ئیسلامیەکان بەو پێی کە لە سوننەتەوە وەرگیراون وەک سەرچاوەی دووەمی تەشریع، واتە هەر حوکمێک بەڕوونی و دوور و درێژی لە قورئاندا باس نەکرابێت ئەوان قبوڵیان نییە، وەک زۆرێک لە بڕ و شێوازی زەکاتدان یان مەناسکی حەج و عومرە یان ئەحکامی هاوسەرگیری و جیابوونەوە، بەگرە هەندێکیان قسەیان لەسەر ئەم شێوازی نوێشکردن و حاجکردنەش هەیە کە ئومەتی ئیسلامی لەسەری کۆکن. ئامانج لەم هەوڵەش ئاگاداربوونەوەی نەوەی نوێ ڕابوونی ئیسلامی کوردستانە لە هۆکارەکانی سەر هەڵدانەوەی ئەو بیرۆکانە و دوورکەوتنەوە لەو دەستە و تاقمانەی کە لە پەنای ئەو ڕەوتەدا بێ ئاگایانە لە بایەخی سوننەت دەدەن لە ژیانی مسلماناندا بە هیوای تێگەیشتنێکی هاوسەنگ لە بابەتە فکریەکان و دوورکەوتنەوە لە پەڕگیری و تێگەیشتنی لاسەنگ لەو بنەمانەی پەیوەندیان بە سەرچاوەکانی تەشریع و ئەحکامەوە هەیە. هەوڵە ڕیفۆرمی و ئیسلاحیەکان جوداوازن لەم ڕەوتە. لاپەڕادە
لە کۆتایی ئەم پێشەشیەدا پێویستە ئەوەش بڵێین کە لە سەردەمە جیاجیەکانی مێژووی ئیسلامدا ئێستاشی لەگەڵدا بێت ڕەوتێکی چاکسازی بەردەوام هەبووە و هەیە بۆ گەڕانەوە بۆ قورئانی پیرۆز و سنەت و ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خاوێنکردنەوەی فیکری ئیسلامی و کە لە پووری فقهی لە زۆرێک لە خەوش و خاڵی ڕیواەتی هەڵبەسترا و فتوای لاواز و لۆچوونە دژ بە قورئانەکان کە بەهۆی زیادە ڕۆچوون لە ڕیواەتدا کەوتنە ناو کتێب و سەرچاوەکانەوە ئێمە لەم باسەدا کە قسە لەسەر قورئانیەکان دەکەین بە هیچ شێوەیەک مەبەستمان ئەو ڕەوتە ئیسلاحیە خەمخۆرەی فکری ئیسلامی نییە کە هەوڵ دەدات بۆ جێڕانەوەی قورئانی پیرۆز بۆ کۆڕی ژیان و ئاشناکردنەوەی موسڵمانان بە پەیامەکەی کە خۆمان بە بەشێک لەو ڕەوتە دەزانین بەڵکو بە تەواوی و ڕوونی مەبەستمان ئەوانن کە لە ژێر ناونیشانی پشگیری لە قورئاندا بەبێ زانیاری دروست و بەبێ کەرەستە و تفاقی زانستی کەوتونەتە باسی ڕەتکردنەوەی فەرموودا با ڕەهایی و بانگەشە بۆ بیرۆکەی ئیکتیفا بە قورئان ئەویش بە تێگەیشتن و تەفسیری خۆیان کەوە گوتمان بیرۆکەیەکی کۆنی بەشێک لە خەواریجەکانە واتە نابێت هەوڵی چاکسازی و ریفۆرم لە فکری ئیسلامیدا و تەقەڵای زانا و بیرمەندانی دڵسۆز تێکەڵ بە باسی ئەو تاقمانە بکرێت کە لە کڕۆچی ئاین و ڕاڵەی چاکسازی دوور کەوتونەتەوە زۆرێک لەوانەی ناوی خۆیان ناوە ئاهلی القورئان یان قورئانیون یان هەر ناوێکی تر لانگرانی ئەم ڕەوتە واتە ڕەوتی نوێبوونەوە لە فکری ئیسلامیدا لە هەوڵی پێداچوونەوەی تەفسیری هەڵەی هەندێک ئایەت و ڕاستکردنەوەی ڕاوەی نادوستی زۆرێک لە فەرموودە و ئاڵ و گۆڕی زۆرێک لە فتوا و ڕاولۆچوونی بەسەرچوون کە یان لە بنەڕەتدا لاواز بوون یان ئیجتیهاد و لۆچوونەکان بۆ کاتی خۆیان گونجاو بوون و بۆ سەردەمی هاوچەرخ لەبار و سازگار نین ئەم دوو کار و ئامانج و مەبەستە زۆر لە یەک جوداوازن و دوو ڕێبازی لێک دوورن نابێت کەسەکان و باسەکانیان تێکەڵ بکرێت هیوادارم خوێنەران و بیسەران لەم سەرەتایەوە ئەم سەرنجا بە هەند وەربگرن و ئەو دوو مەودایەت لەلایەن تێکەڵ نەبێت و ئەم نامیلکە و باس و دەستپێکەش خزمەتێک بێت بەو بوارە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بەشی یەکەم لاپەڕا سێزدە مێژووی سەرهەڵدانی بیرۆکە و ڕەتکردنەوەی سوننەت و چەند ڕاستیەکی گرنگ یەکەم سەرەتای بیرۆکە لە ناکۆچیەکانی سەردەمی خەلیفە عەلیەوە لاپەڕا 15 بیرۆکەی ڕەخنەگرتن لە سەرچاوەکانی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی ڕەسمی و ڕۆشن دەگەڕێتەوە بۆ سەردەمی خەواریجەکانی سەردەمی خەلیفەی چوارەم عەلی کوڕی ئەبوو تاڵیب پەروەردگار لێ ڕازی بێت کاتێک بڕیاریدا هیچ فەرموودێک لە سەحابە و تابعیانەوە وەرنەگرن کە پشتیوانی عەلی و معاویە بوون و یان لەگەڵ ناوبژیوانیەکەی عەمری کوڕی عاس و ئەبوو موسای ئەشعەری بوون لە جەنگی سەفیندا بەو پێی ئەو دوو هەڵوێستا چ بەشداری شەڕەکان چ ئاشتەواوی ناوبژیوانی دژی حکمی قورئانن و سەرنجام مایی لە دەستدانی مەرجی متمانن لە ئایندا بۆیە خەواریج هەر فەرموودێک لە سەنەدەکەیدا کەسێکی لەو سەحابە و تابعینانەی تێدا بوو بێ ڕەدیان کردوتەوە و بە هەڵبەستراویان زانیوە یان بەلای کەم بە حوجەتیان نەزانیوە بۆ وەرگرتنی ئەحکامی شەرعی ئەم خەواریجانە هاو شێوەی پیرۆتیا مەسیحیەکانن یان بەسەرهات خاوەنی مەزهەبی پاچی کە ژمارێک لە پرۆستانتا ئینگلیزەکانی سەدەی 15 میلادی بوون و بانگەشەی پاککردنەوەی کەنیسەیان دەکرد لە گەندەڵی و بیدعە و داهێنراوەکان بەڵام خۆشیان سەرچاوەی لادان و سەرکەشی بوون و نەیانتوانی کاریگەریەکی ئەوتۆ بەجێ بهێڵن خەواریجیش لای خۆیانەوە سەرەتا هەمان لافیان لێدەدا وایە ئیسلام بجێڕنەوە بۆ سەرچاوە بنەڕەتی و بێخەوشەکەی خۆی کە قورئانە بەڵام دواتر بیرۆکە و ئامانجەکە لە دەستیان دەرچوو بە ئاقارێکی تردا چەرخاند چونکە سەری لە تەکفیرکردنی مسلمانان و ڕەتکردنەوەی سەرچاوەبوونی سنەت بە ڕەهایی و ئینکاریکردنی بەشێشی زۆری ئەحکامەکانەوە دەرچوو دووەم
لاپەڕا 17 بەشدارانی ناکۆچیەکان ڕیوایەتیان ڕەت کرایەوە جا بەو پێی کە زۆربەی سەحابە و تابعین هەریەک بە شێوەیەک لە شێوەکان یان لەو ڕووداوانەدا بەشدار بوون یان لەگەڵ ناوبژیوانی بوون وای لێهات کە خەواریج ڕێژەیەکی زۆری ئەو فەرمودانە ڕەت بکەنەوە کە ئەو کەسانە جێڕاویانێتەوە مەگەر ئەو ڕیواتانەی لە کەسەکانی خۆیانەوە گوێزراونەتەوە کە ڕێژەیەکی زۆر کەم بوون ئەوان دەیانگوت پەروەردگار فەرموویەتی ئین الحوکم ئیلا لله بەڵام عەلی و ناوبژیوانان بە حوکمی پەروەردگار کاریان نەکرد بۆیە سەرنجام کار گەیشتە ئەوەی عەلی و تەڵحە و زوبەیر و ئەبوو موسای ئەشعەری و عەمری کوڕی عاس و تەواوی پشتیوان و لایەنگرانیان پەروەردگار لێیان ڕازی بێت بە کافر بزانن و چ جای ڕیوایەتەکانیان قبول بکەن ئەوە تا سەرکردەیەکیان بە ناوی نافعی کوڕی ئەزرەقی خارجی دەرهاق بە تەواوی ئومەت لەو کاتەدا وتی هەموو مسلمانان وەکو کافرەکانی عەرەب کافر و بێباوەڕن هیچیان لێوەرناگیرێت مەگەر مسلمان بوون ئیان کوشتن دواتر کارگەیشتەوەی هەندێکیان هەموو خەڵکیان تەکفیر کرد جگا لە پەیڕەوانی خۆیان بەو پێی خەڵکی لە ناحەقی بێدەنگ بوون دیارە ئەو خەڵکەش کە تەکفیر کرا زۆربەی زۆری ئومەتی ئیسلامی بوو لە پەیڕەوانی سەحابە و شوێن کەوتەکانیان سێم لاپەڕا 19 لە لۆچوون و هەڵوێستێکی سیاسیەوە بۆ لۆچوونێکی فکری ئەم بۆچوونەی خەواریج سەرەتا لە فۆرمێکی کاڵ و خامدا بوو دەتوانین بڵێین لۆچوونێکی سیاسی کاتی بوو بەڵام دواتر بووە ڕێباز و بابەتێکی فکری و بەرگی ئیجتیهادیان کرد بە بەریدا بوو بە لۆچوونێکی مەذهبی ڕاستە وەک مەذهب ناوێکیان لە خۆیان نەنابوو بەڵام بیرۆکەکە گەڕای لێکەوتەوە و ئەو ڕێبازەی لێهاتە بەرهەم کە دواتر ناوندرا ڕێبازی قورئانیەکان چونکە کاتێک زۆربەی فەرمودە ڕەت بکرێتەوە دیارە تاکە سەرچاوە جێی متمانە بێ لای ئەوانەوە کە بمێنێتەوە هەر قورئانی پیرۆزە ئەویش بە تەفسیر و ڕاوەی تایبەتی خۆیان و بە لە بەرچاو نەگرتنی ئەو ڕاستی کە سونەت ڕوونکەرەوەی بەشێک لە قورئانە وە قورئان خۆی لە باسی ئەرکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا لە چەندین شوێندا ئاماژەی بۆ کردووە عەبدولقاهیری بەغدادی لە ئوسول الدیندا دەڵێت خەواریجەکان وای لۆچوون کە لە ئەحکامی شەریعەتی ئیسلامدا هیچ شتێک جگەل لە قورئانی پیرۆز حجەت و بەڵگەی تێدا نییە یان کۆمەڵێکیان بە ناوی مەیمونیە وتیان باپیرە دەتوانێت کچەزا و کوڕەزا واتە کچی کچ و کچی کۆڕ لە خۆی مارە ببڕێت چونکە لە ئاەتەکانی تایبەت بە محەڕەمات باز نەکراون ئەمە پوخت و ڕوون قسە و هەڵوێستی خەواریج بووە دواتر بە پاڵنەری تر و لە ڕێی هۆکاری تی سیاسی و مەذهبی و کەلامیەوە شیعەکان و بەشێک لە زانایانی زانستی کەلام بە تایبەتی هەندێک لە زانایانی گروپی موعتەزیلە کەوتنەداوی هەمان لۆچوونی خەواریج و گومان دروستکردن لەسەر کۆی فەرمودە و سەرچاوەکانی فەرمودە بۆیە هەمویان دروشمێکیان بەرز کردەوە دەیانگوت حەسبونا کتاب الله واتە کتێبی پەروەردگار یانی قورئانمان بەسە بۆ نمونە تاقمی نیظامیە لە معتەزیلە وتیان ڕیواەتی متەواتر هیچ حجەت و بەڵگەیەکیان تێدا نییە چونکە دەگونجێت درۆ تیایەندا ڕوو بدات لەبەر ئەم هۆکارەشە ئەو بابەتانە هەموو ڕەت دەکەنەوە کە لە ڕێی ڕیواەتەوە دووپات بوونەتەوە وەک سزای خراپەکاران لەناو گۆڕدا سزای ئارەخۆر پرسینەوەی نەکیر و منکەر شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ گوناهکاران و تا دوایی چارەم لاپەڕا 21 پاش ڕەتکردنەوەی ڕاویەکان ڕەتکردنەوەی ئەحکام سەری هەڵدا لە قۆناغێکی تردا گرفتی گەورەتر دروست بوو ئەویش ئەوە بوو کاتێک کە زۆربەی سونەت و فەرمودە لای ئەوان ڕەتکرانەوە لەگەڵیدا زۆربەی ئەحکامی تەفسیلیش ڕەت دەکرێنەوە چونکە وەک ئاشکرایە زۆرێک لە ئەحکامەکانی ڕوکنە بنچینەیەکانی ئیسلام لە قورئاندا تەنها ئاماژەیان پێدراوە و درێژیان پێ نەدراوە بۆ نمونە چۆنیەتی نوێژ ژمارەی ڕکاتەکانی کاتەکانی نوێژ ذیکری ناوڕوکنەکانی
هەروەها ڕێژە و بڕی زەکاتی زێڕ و زی و ئاژەڵ و بەرووبووم یان چۆنیەتی جێبەجێکردنی هەندێک لە مەناسیکەکانی حەج و تا دوایی ئەمانە هەمووی لە سونەتدا ڕوون کراونەتەوە بۆیە لەناو خەواریجدا قسەی واسەری هەڵدا کە نوێژ تەنها وتنی تەسبیحاتێکە لەو کاتەدا کە قورئان باسی کردوون واتە کاتەکانی دلوک الشەمس خەسەق اللەیل الفەجر قبل طلوع الشمس بعد الغروب و تا دوایی هەروەها زۆربەی ئەحکامی ڕۆژ و مەناسکی حەج و بابەتەکانی زەکات و زەواج و تەلاق و تا دوایی هەموو ڕەت کرانەوە بەو پێی بەڕیوایەت لە کەسانێکەوە سەلمێنراون کە ئەوان جێڕانەوەیان قبول ناکەن. پێنجەم لاپەڕا 22 شەڕ و ڕیوایەت و زۆربوونی ڕیوایەتی هەڵبەستراو لەبەر ئەو کار و کاردانەوەی هەڵانە و ئەو ڕووداوانەی لیان کەوتنەوە دەیان ڕیوایەتی دژ بەیەک دروستکران بۆ نمونە بەرەی لایەنگری دژە فەرموودە ڕیوایەتی زۆریان تاشی کە قورئان کافیە و هەرچی فەرموودە هەیە دەبێت لە بەردەمی قورئاندا دانرێت ئەمەش بووە دیاردەیەکی هەوەسکاری و هەر کەس فەرموودەیەکی بەدڵ نەبووایە دەیگوت لەگەڵ فڵان ئاەت یەک ناگرێتەوە بۆ نمونە ئەم ڕیواتیان هەڵبەست إذا جاءكم الحديث فأعرضوا على كتاب الله فإن وافقه فخذوه واتا اگر فرمودتان هاتره بیگرن بروی قرآن دا اگر پی خوار وری بگرن برای دژیشیان واتا اوانەی بە زیادەڕەوی ویستیان بەڵگەبوونی فەرمودا بسەلمێنن چەندین ڕیوایەتیان هەڵبەست دەربارەی بەڵگەبوون و حجیەتی فەرمودا بۆ نمونە لە هەڵبەستراوێکدا هاتووە كان جبريل ينزل على النبي بالسنة كما ينزل عليه بالقرآن واتا جبريل هرو قرآني بوحي بو پیغمبر صلى الله عليه وسلم دهنا سنتي شي بو دهنا كهيج كام لم دو روایت الرازنينو بروني كاردانوي پيو ديارا بويا لو مياندا تيگيشتني هاو سنگانا بزر كراو پيگي درستي سنت لريزبندي سرچاوكاني شريعت دا لە خەڵکێکی زۆر شێوەندرا. شەشەم لاپەڕا 24 سەرگەرمبوونی زانایانی فەرمودا بەلایەنی سەنەدەوە ململانەی ئەو دووبەرەی سەرەوە بە تەواوی زانایانی فەرمودەناسی سەرگەرم کرد دەیان زانای گەورە و بەتوانە تەمەنی 70 و 80 ساڵی خۆیان لە پێناوی پاکردنەوەی سەرچاوەکانی فەرمودا لەم جۆرە ڕیوایەتە هەڵبەستراوانە بەسەر برد بەڵام ئەو ڕاستیە ناشادرێتەوە و ئینکار ناکرێت کە زانایان زۆر ماندووکران سەرنجام لەگەڵ ئەوەی پێودانگ و تەرازووی زانستی وردیان بۆ وەرگرتن و ڕەتکردنەوەی ڕیوایەت دانا بەڵام بە هەزاران فەرمودە کەوتنە ناو سەرچاوەکان و تێکەڵ بوون بە فەرمودا دروستەکان بۆ سەلماندنی ئەو ڕاستیە واتە مەشغوڵبوونی زانایان ئەم بەسەراتە بەسە کە لە درۆزنێکی هەڵبەستی ڕیوایەتەوە دەیگێڕنەوە دەڵێن درۆتاشێک بە ناوی عەبدولکەریمی کوڕی ئەبولعەوجا لەبەر هەڵبەستنی زۆری بۆ ڕیوایەتی درۆینە بە دەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم حکمی کوشتنی بۆ دەرچوو لە کاتی جێبەجێکردنی حکمەکەدا گوتی ئاگادار بن بە پەروەردگار ئەگەر بمکوژن تازە 4000 فەرمودەم بەدەم پێغەمبەرەوە هەڵبەستووە حەڵاڵم تێدا حرام کردووە حرامم تێدا حەڵاڵ کردووە بە پەروەردگار لە ڕۆژی ڕۆژوگرتناندا ڕۆژوم پێشکاندون لە ڕۆژێکدا کە نەدەبوو ڕۆژی تێدا بگرن ڕۆژوم پێگرتون دیارە مەبەستیەوەیە شایەتی درۆینەی داوە بۆ بینینی مانگ ئەمە مشتێکە لە خەرواری فڕ و فێڵ و هەوڵی تێکدەرانەی درۆزن و هەڵبەستانی ڕیوایەت کە بە هەزاران مەزەندە دەکرێن و دەیان کتێبیان لەسەر نووسراوە و هەر گروپ و تاقمێکیان بە پاڵنەر و ئامانجێکەوە ئەو کارانیان کردووە هەر لە خیانەت و دووڕووی و خزمەتی جوولەکە و مەجووسیەکانەوە تا دەگاتە نیەتی باشی و ئیرادەی خێر و چاکە و هەندانی موسڵمانان بۆ چاکەکردن بە خەیاڵ پڵاوی و نەزانی خۆیان. هەفتەم لاپەڕا 26 بەرەنگاربوونەوەی دیاردەکە و کاریگەری کار و کاردانەوەی هەڵە ئەم ڕێباز و لۆچونە خەواریجیە درێژەی هەبوو زۆر جار دەسەڵاتی ئیسلامی ئەو سەردەمانە
بە پاڵپشتی زانایان دژیان دەوەستانەوە و کب دەبوونەوە، بەڵام لە زۆر سەردەمی تردا دەبوژانەوە. هەندێک لە کەسایەتیەکانیان وەک قەناعەت داکۆچیان لەو ڕێبازە دەکرد، واتە لافی پاراستنی سەرچاوەی تەشریعیان لێدەدا لە ڕیوایەت و قسەی هەڵبەستراو. هەندێکی تریان بەبێ ئەوەی بەخۆیان بزانن لە پێگەی پێغەمبەرایەتی و بایەخی سەرچاوەی سوننەتیان کەم دەکردەوە، وەک دووەم سەرچاوەی تەواوکاری تەشریع لە ئیسلامدا. ئەوەش معلومە و زاندراوە کە کار و کاردانەوەی هەڵاش کاریگەری هەبووە لەسەر ڕەواجدان بە بیرۆکەکە، واتە لەسەرێکەوە هەندێک واعیدی نەزان بە جێڕانەوەی ڕیوایەتی هەڵبەسترا و ناشرینکردنی مینبەرەکان و گوێنەدان بە پێوەری زانستی و قسەی زانا دڵسۆزەکان دەبوونەهۆی برەودان بەو تاقمە لە سەرێکی تریشەوە، مامەڵەی نابەرپرسانەی هەندێک والی و دەسەڵاتدار و توندوتیژی و ستەمیان بەرامبەر ئەو خاوەن لۆچوونانە ئەوەندەی تر ئاودێری حاڵەتە نەخوازراوەکەی دەکرد و وای دەکرد کە پێداگری بکەن لەسەر لۆچوونەکانیان، کە ئەگەری ئەوە زۆر بوو لە ڕێی گفت و گۆ و سازدانی کۆڕی زانستی و دایلۆکی لۆژیشیەوە زۆرێک لە تەنگژەکان چارەسەر ببن. سەبارەت بە کاریگەری کار و کاردانەوە لەسەر زیادبوونی ڕیوایەت، ئیبن ئەبیل حەدید کە لە 656 کۆچی بەرامبەر بە 1258 میلادی کۆچی دوایی کردووە، وتویەتی لە ڕیوایەتی باسی گەورەی و فەزلی کەسەکاندا بزانە کە سەرەتا بناغەی درۆ لەلایەن شیعەوە سەری هەڵدا، لە کاردانەوەشدا کەسانێکی نەفامیش لە ئەهلی سوننەت دەستیان کردە هەڵبەستنی ڕیوایەت. هەشتەم لاپەڕا 28 ئاڵۆزبوونی ئەرکی زانایانی فەرموودە و گەشەکردنی علوم الحەدیث. ئەو خاڵەی سەرەوە بارگرانیەکی زۆری بۆ زانایانی فەرموودە بەتایبەتی هەڵگرانی زانستی جەڕح و تعدیل بەتایبەتی تر زانایانی زانستی ئیسناد و ڕیجال دروست کردو، کەوتنە بیری هەڵسەنگاندنی وردی سەنەد، زنجیرەی ڕاویەکان و دواتر دەیان کتێبی بەبایەخ لەو بارەیەوە نووسراون. بەڵام هەر ئەو حاڵەتە واتە زیادە گرنگیدان بە سەنەد و علمی ڕیوایە لەبەر ئەو هۆکارەی سەرەوە حاڵەتێکی تری نەخوازرا و نامۆی لێکەوتەوە کە بریتی بوو لە کەمبوونەوەی باغدان بە مەتن و علمی ڕیوایە و ناوەڕۆکی فەرموودە، واتە لە سەرەتای سەرهەڵدانی زانستەکانی فەرموودەوە بڕیار نەبوو کە هەوڵەکان هەموو لە هەڵسەنگاندنی کەسەکان و زنجیرەی سەنەددا چڕ ببنەوە، بەڵام شاڵاوی گومان دروستکردن لەسەر ڕاویەکان و ئەو کار و کاردانەوانەی نێوان پەیڕەوانی ئومەوی و عالەوی و ئالوبەیت وای کرد کە زانانی بوارەکە کەمتر بیان پڕژێتە سەر لایەنی مەتن و دەقی فەرموودە، بەمەرجێک خۆیان لە باسەکانی مەرجی دروستی فەرموودەدا لە سەرەتاوە باش بۆی چوون کە باسییان لە دوو مەرج کردووە کە نابێت ڕیوایەت شاز و معەلەل بێت، بەڵام زۆر دەستیان دانەگرت لەسەر دوو ڕاستی زۆر گرنگ کە لە ڕووی دەقی ڕیوایەتەوە. یەکەم بەراوردکردنی دەقی فەرموودە لەگەڵ واتا و مەدلولە ڕوونەکانی دەقەکانی قورئان بە نیازی هەڵسەنگاندن. دووەم بەراوردکردنی دەقی فەرموودە لەگەڵ ڕێسا و بنەما قورئانیەکان، قەواعید و ضەوابتی گشتی ئاماژە پێکراو لە قورئاندا. بەڵام لەگەڵ ئەوەشدا لەم نێوەندەدا واتە لە نێوان دروستی و ڕاستی ئەو لۆچوونە کە قورئان هەموو ئەحکامی تێدانیە لەگەڵ ئەو ڕاستیەدا کە ڕیوایەتی هەڵبەسترا و لاوازی زۆر تێکەڵبوون بە فەرموودە، هەر لە سەرەتاوە زانانی زۆر هەڵکەوتن و کەوتنە بیری تەتەڵە و بێژنگی ڕیوایەت، بۆیە مێژوو باز لە هەوڵی تاقەت پڕوکێنی زانانی ناوداری وەک بوخاری و موسلیم و دارقوتنی و ئەوانی تر دەکات کە لە پرۆسەی مشت و ماڵکردنی فەرموودەدا سەریان هەڵدایە. بەڵام ئەو ڕاستیەش حاشای لێ ناکرێت کە نە ئەوان و نە کەسانی دواتریش دەرەقەتی ئەو شاڵاوەی هەڵبەستنی ڕیوایەت هاتن و نەیانتوانی ئەو سەرچاوانە کە بە سەحاح و سونەن و مەسانید ناسراون لە ڕیوایەتی لاواز و هەڵبەستراو پاک بکەنەوە. بۆیە هەندێک لە زانانی پێشوو وەک پێشەوە دارڵقوتنی بە جورئەتەوە قسەیان لەوە کردووە کە لە سەحیحی بوخاری و موسلیمیشدا ڕیوایەتی لاواز هەن و
بۆ ئەو مەبەستە داڕاقوتنی کتێبی ئەلیزامات و تەتەبعی دانا بەڵام لەگەڵەوەشدا ئەو ڕێباز و شێوازەی کە ئەو جۆرە زاناپایە بەرزانە پەیڕەویان لێکرد لە ڕەخنەگرتن و شڕۆڤەکردن و ڕاستکردنەوە لە ئاستێکدا بوو کە لە درێژایی مێژوودا تا دەگاتە پێشکەوتوترین ڕێباز و میتۆد و مەنهەجە هاوسەرخەکانی سەردەم مرۆڤایەتی بەخۆیەوە نەیبینیوە. نۆیەم لاپەڕاسی یەک بیرۆکەی نەسخبوونەوەی قورئان بە فەرموودە. هەر ئەو حاڵەتەی سەرەوە لێکەوتێشی زۆر مەترسیداری تری هێناکایەوە کە ئەوە بوو هەندێک لە زانانی ئەو بوارە قسە لەسەر ئەوە بکەن قورئان بە فەرموودەی سەحیح هەندێک گوتیان بە متەواتیر و هەندێک گوتیان بە ئەحادیش نەسخ بێتەوە. گوایە بەنیازی هەڵگرتنی ئەو تەعاڕوض و دژیەکبوونەی لە نێوان قورئان و هەندێک ڕیوایەتدا هەبوو کە زۆرێکیان لەوانن کە لاوازن یان ڕیوایەتی ئەحادن. ئەمە لەلایەن گەورە زانانی محققەوە بە تایبەتی پێشەوا شافعیەوە ڕەت کراوەتەوە. پێشەوا شافعی لە کتێبی ئەڕیسالە و چەندین کتێبی تردا باسی لەم جۆرە نەسخە کردووە و ڕەدی کردوتەوە. لە ڕیسالەدا بەڕوونی و پوختی دەڵێت ئین السنە لا نەسخە للکتاب، واتە بەدڵنیایی سنەت نەسخی قورئان ناکاتەوە. لا پەراوێزی ئەڕیسالەشدا هاتووە نص الشافعي في عامة كتبه أنه لا يجوز نسخ القرآن بالسنة بحال، واتا شافعي بدق لها مكتب كان دا قطيتي رواو جائز نية كالسنة بهيج زوريك قرآن نسخ بكاتوا بلغاش بو آيات دينيتوا كتيايدا پروردگار خستوية سر زماني پیغمبر صلى الله عليه وسلم كبلت من ناتوانم لخومو بيگورم. لسورة يونس آيتي 15 دفرميت وإذا تتلى عليهم آياتنا بينات قال الذين لا يرجون لقاء نأت بقرآن غير هذا أو بدله قل ما يكون لي أن أبدله من تلقاء نفسي إن أتبع إلا ما يوحى إلي إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم. هەرچەند هەندێکی تر لە ژێر شاڵاوی ئەو هێرشەدا کە دەکرا سەر سنەت بڕوان بەو جۆرە نەسخە ڕاگەیاندووە. دەیەم لاپەڕاستی سێ بەرەنگار بوونەوەی بیرۆکەی ئیکتیفا بە قورئان لەلایەن زانایانەوە. سەبارەت بەم بیرۆکەی ناونرا بیرۆکەی ئیکتیفا بە قورئان کە جەوهەری پێکهێنەری هزری بەناو قورئانیەکانی کۆن و هاوچەرخە. هەر لە سەدەی دووەمی کۆچیەوە زانا گەورەکان بەرەنگاری بوونەتەوە. لەوانە پێشەوە شافعی کە لە ساڵی 150 تا 204 کۆچی لە کتێبێکیدا بەناوی جەماع العلم باس لەوە دەکات کە خۆی لەگەڵ ژمارێک لەو معتەزیلانە گفتوگۆ و مشتومڕی کردووە کە دژی سنەت وەستاونەتەوە و بانگەشەیان کردووە کە فەرموودە بەگشتی و سنەت نابێتە بەڵگەی شەرعی و بەشێک لە سەرچاوەکانی تەشریع بە پێیخوێندنەوەی مێژووی ئەو ڕەوتە و چاوخشاندن بە قۆناغەکانی مێژووی ئومەتی ئیسلامدا دەردەکەوێت کە هەڵگرانی ئەم بیرولۆچوونە هەڵکشان و داکشانی زۆریان بەسەردا هاتووە. بۆ نمونە ئێمە لە بەردەم دەقێکداین کە لەلایەن عەلامە جەلالەدینی سیوطیوە کە ساڵی 911 کۆچی بەرامبەر بە 1505 میلادی وەفاتی کردووە. پێش 500 ساڵ لە نووسینی ئەم نامیلکەی خۆمان نووسراوە. باس لەم جۆرە بیرکردنەوانە دەکات. دەقەکە بایەخێکی مێژوویی زۆری هەیە، بۆیە لێرە وەک خۆی دەیگوێزمەوە. سیوطی دەڵێت بزانن بەر ڕەحمەتی پەروەردگار کەون لەم سەردەمەی ئێمەدا بوونی شتێک تەشەنەی کردووە کە سەردەمانێکە لە ناو چووە. ئەویش ئەوەیە کەسی ڕافزی و زەندەقی وا پەیدا بووە کە دەڵێت سنەت و فەرموودە بەڵگەیان پێناهێنرێتەوە و تەنها و بەتایبەتی قورئان بەڵگەیە. لە ڕاستیدا پێشتر و لە سەردەمی چوار پێشەواکەدا و پاش ئەوانی زۆرێک لەم جۆرە کەسانە هەبوون،
بەڵام چوار پێشەواکە و هاوڵانیان لەوانە و گفتوگۆ و نووسراوەکانیاندا بەتوندی بەرنگاریان بوونەتەوە. جگە لەو سەردەما لەدەیان سەرچاوەیتنی مێژوودا باز لە هەڵکشان و داکشانی ئەم بیرۆکە و ڕەوتا شێوە کراوە. بۆ نمونە پێشەوا شاتبیش کە ساڵی 750 کۆچی وەفاتی کردووە دەڵێت بیرۆکەی ئیکتیفا بە قورئان ڕای خەڵکانێکی هیچ و سەر و بنێکیان نییە. ئەوانە لە ڕێی دروست لایان داوە وا تێگەیشتون کە قورئان درێژەی هەموو شتێکی تێدایە، بۆیە ئەحکامی سەرچاوەی سنەتیان خستۆ تەلاوە. ئەوانە بەم کاریان لە بازنەی کۆی موسڵمان چوونەتە دەرەوە و بە جۆرێ قورئانیان تەویل کردووە کە هەرگیز پەروەردگار پێی ڕازی نەبووە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی دووەم سەرهەڵدانەوەی هاوچەرخی ئەو ڕەوتە و ڕۆڵی خۆرهەڵات ناسەکان. لاپەڕا 35. یەکەم لاپەڕا 37 کاریگەری دوو فاکتەری زاتی و بابەتی بیرۆکەی ئیکتیفا بە قورئان یان ڕەتکردنەوەی حجیەتی سنەت سەرەڕای ئەوەی کە زۆر جار کببۆتەوە باسی نەماوە، بەڵام ناو بەناویش سەری هەڵداوەتەوە و بەهۆی دوو فاکتەری زاتی و بابەتیەوە درێژ بۆتەوە تا ئەم سەردەمە. یەکەمیان بێ ئاگایی یا تێنەگەیشتن لە هەوڵە بێوێنەکانی زانانی فەرموودە و تێکەڵبوونی ئەم نەزانیە بە هەوەسی ئاسانکردنی ئاین و کەمکردنەوەی ئەحکام و پابەندیە ئاینیەکان. دووەمیان دنەدان و دەست بە پشداهێنانی دوژمنانی ئیسلام بۆ ئەو خاوەن بیرۆکانە و خەرجکردن لەسەر گەشەدان بەو ڕەوتە، بە تایبەتی لە سەردەمی نوێدا لەسەر هەردوو ئاستی وڵاتانی عەرەبی و ئاسیایی، بە تایبەتی وڵاتانی ژێردەستەی ئینگلیز کە شۆڕشی ساڵی 1875 موسڵمانی هیندستان دژی ئینگلیزی داگیرکار زۆر بێتاقەتی کردبوون. ئەوەی لە سەردەمی هاوچەرخدا دووپات بووەتەوە ئەوەیە کە لەم پیلانەدا خۆر هەڵات ناسەکان ڕۆڵی سەرەکیان هەبووە کە هاوکات لەگەڵ هەڵمەتی داگیرکاری زلهێزانی خۆر ئاوا بۆ وڵاتانی ئیسلامی ئەوان لە پشتیانەوە بوون. سەرەتا لە سەردەستی ئەحمەد خانی هیندی بە مبارەکەی ئینگلیز بیرۆکەکەی وروژێندرا، دواتر گوێزرایەوە بۆ وڵاتانی تر. بۆ نمونە خۆر هەڵاتناسی جوولەکەی مەجەڕی ناسرا و گۆڵ تەسهیر 1850 تا 1920 ساڵی 1910 لە گەرمەی ملهوڕی داگیرکاراندا کتێبێکی بڵاو کردەوە بە ناوی العەقیدە والشەریعە فی الئیسلام و تیایدا جەختی کردەوە کە زۆربەی فەرموودەکان هەڵبەستراون و لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نەهاتوون. بەدوای ئەودا هەندێک نووسەری عەرەب تووشی ئەو دەردەبوون. بۆ نمونە ساڵی 1928 ئەحمەد ئەمین کتێبی فەجر الئیسلامی نووسی و چەندین لاپەڕەی تەرخان کرد بۆ گومان دروستکردن لەسەر سەرچاوەی فەرموودە و کەسایەتی ئەبوو هوڕەیرەی سەحابی پەروەردگار لێ ڕازی بێت خستە ژێرپرسیارەوە. بەدوایدا مەحموود ئەبوو ڕەیە ئەضواء على السنة المحەممەدیەی نووسی و زۆر بە توندیدا بەزێ سەر ئەبوو هوڕەیرە کە بوو هۆی گلەی و گازندەی زانانی ئەو کاتەلێی. دووەم لاپەڕا 39 تەشەنە سەندنی بیرۆکەکە لە وڵاتی میسر. پاش جیابوونەوەی پاکستان لە هیندستان بیرۆکەی قورئانیەکان گوێزرایەوە بۆ پاکستان. لە سەرەتای سەدەی 19دا لە میسر سەری هەڵدایەوە کە ئەگەری زۆرە لە ڕێی هەندێک قوتابی هیندی و پاکستانیەوە هاتبێتە میسر کە لە زانکۆی ئەزهەر وەرگیرابوون. بۆیە بیرۆکەکە دواتر لە میسر تەشەنەی کرد و هەندێک لە زانا و نووسەری ناسراو تێوە گڵاون. بۆ یەکەم جار لە ئاستێکی ڕووناکبیری فراواندا گۆڤاری ئەلمەنار لە قاهیرە بە سەرپەرشتی عەلامە محەممەد ڕەشید ڕەضا دەستی کرد بە بڵاوکردنەوەی ڕاوڕایی جیاوازی هەردوو بەرەی لەگەڵ و دژی ئەو بابەتە. بۆیە زۆربەی بابەتەکانی دوو ژمارەی گەورەی 9 و 10 ساڵی 1906 ئەو گۆڤارە تەرخان کراوە بۆ وتاری تایبەت بەو بوارە
کە نزیکەی 4 ساڵ درێژەی کێشە. سەرەتا کەسێک بە ناوی محەممەد تۆفیق سەدەقی وتارێکی نووسی الئیسلام هو القورآن وحده، واتە ئیسلام تەنها قورآنە. دواتر تەها البشرا کوڕی شێخی گەورەی ئەزهەر سەلیم البشرا لە کاردانەوەدا بە وتاری ئەددین كله ما جاء به الرسول، واتە ئاین هەمووی ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناویەتی وەرامیدایەوە. پاش مناقەشە و گفتوگویەکی زۆر محەممەد تۆفیق سەدەقی وازی لە بیرۆکە نامۆکانی هێنا و لە وتارێکدا جوامێرانە نووسی ڕای دەگەێنم کە بیر و ڕای من لەم بابەتەدا پاش بیرکردنەوە تێڕامانی زۆر ئەوەیە کە ئیسلام بریتێ لە قورئان و ئەوەی کە پێشینان و پاشینانی مسلمانان لە ڕووی کردەیی بیر و باوەڕەوە لەسەری کۆکن و بە دینی دەزانن. بە داڕشتێکی تر دوو بناغا کە ئاینی ئیسلامیان لەسەر هەڵچنداوە بریتین لە کتاب قورئان و سنەتی نەبەوی، بەو جۆرەی پێشینان تێگەیشتون، واتە ئەو ڕێبازەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە دیندا کاری پێکردووە، کەواتە ئەو سنەتە قەولیانەی کە پەیڕەوکردنیان ئیجماعی لەسەر نییە ناگرێتەوە، وەک هەندێک لە حدودەکان بڕەکانی زەکاتی ماڵ و سەرفیترە و سینفەکان و تا دوایی. لە قۆناغێکی تردا دژی نووسنی ئەو چەند کتێبەی لەسەرەوە ناوم بردن، ژمارەیەک لە زانا و توێژەران بە شێوێکی زانستی ڕەدی ئەو نووسەرانە و چەند کەسێکی تریان دایەوە کە کەوتوبنە سەرخەتی بێبایاخ سەیرکردنی پێگەی سنەت. لەوانە عەبدولغەنی عەبدولخالق لە سەرەتای چلەکانی سەدەی 20دا کتێبێکی بە نرخی نووسی بە ناوی حجیەت السنە. هەروەها بەدوای ئەودا علامە مستەفا سەباعی کتێبی ئەسسونە ومەکانەتوها فی شەریعەت الئیسلامیەی نووسی، چونکە لەو کاتەدا لە قاهیرە خوێندکار بوو. هەروەها محەممەد عەبدوڕەزاق حەمزە کتێبی لە دژی ئەبوڕەییا نووسی بە ناوی ظلمات ئەبیڕیەت ئیمام ئەضواء السنة المحمدية. عبد الرحمن المعلميش أضواء السنة من الزلل والتضليل والمجاسفة بلاو كردوا جگەل لە چەندین کتێبی تر لە هەمان بواردا. لە ساڵانی هەشتاکاندا ڕاگەاندنی ڕژێمی ئەو کاتەی میسر دەستەواژەی منکەڕ و سنەی داهێنا و حکومەت لە ژێرگوشاری ئەزهەردا. ساڵی 1987 کەوتە دەستگیرکردنی کەسانێکی زۆر بەو ناوە کە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. یەکێک لەوانەی کە دەستگیرکرا مامۆستای پێشووی زانکۆی ئەزهەر دکتۆر ئەحمەد سوبحی مەنسوور بوو کە لەو ساڵەدا توێژینەوەیەکی بڵاو کرد بۆ بە ناوی ئەلموسلیم العاسی. بەتوندی دابەزی بۆ سەر زانانی فەرموودە و گومانی خست بۆ سەر مێژووی نووسینەوەی فەرموودە و پشتیوانی کرد بوو لە زۆرێک لە بیرۆکە کۆنەکانی خەواریج و هەندێک لە موعتەزیلە و ڕافیزە و کەساتی هیندیەکان کە وروژێنەری ئەو بیرۆکەیە بوون و لە بڕگەی داهاتوودا باسێکیان دەکەین. سێەم لاپەڕا 42 هەندێک لە ڕابەر و ناودارانی بەناو قورئانیەکان و ڕێکخراوەکانیان. ناودارترین بنیاتنەر و ڕەواژدەرانی هاوچەرخی سەرەکی ئەم بیرۆکە و ڕێبازە کە لە هیندستانەوە سەریان هەڵدا ئەمانن: یەکەم غوڵام نەبی عەبدوڵڵا جەکرالەوی بە یەکەم دامەزرێنەری ئەو ڕەوتە دەژمێردرێ کە ساڵی 1902 مزگەوتی جینانوالی لە شاری لاهووی پایتەختی هەرێمی بەنجابی خۆرهەڵاتی پاکستان کردە مەڵبەندی چالاکیەکانی. ناوبراو هەر لە سەرەتای بانگەشەکانی و تەواوی سنەتی ڕەت کردەوە و کۆمەڵێکی دامەزران بە ناوی ئەهل الذیکری والقورئان جگەلەوەی 14 کتێبی بە زمانی ئۆردو نووسیوە کە لە هەمیاندا پێداگیری دەکات کە قورئان کافیە و هیچ پێویستیەک بە فەرموودە و سنەت نییە. سەبارەت بەم کەسە پاش ئەوەی زانانی پاکستان چەندین جار گفتوگۆی بێ ئەنجامیان لەگەڵ ئەنجامدا ڕایان گەیاند کە لۆچوونەکانی دژی ئیجماعی ئوممەتن و مسلمانانیان وریا کردەوە کە دووری لێ بگرن. یەکەم کەسیش بوو کە کتێبی بەناوی سەڵات القورئان نووسی و جداواز لە سنەتی ئیسلام و نوێژی مەشهوری مسلمانان وێنای نوێژی کرد. سەرنجام ساڵی 1914 لە شاری میانوالی پاشەوەی کە لە بواری دژاتی سنەتت قشەقڵی ڕێچکێکی مەترسیداری لێدا و
بەو حاڵەوە لە دنیا دەرچوو بەڵام دەرگای بۆ دەیان کەس و خۆر هەڵات ناسواڵا کرد کە پاش ئەو دەیان شوبهە و گومان بەرامبەر بە ئیسلام هەڵڕێژن. دووەم ئەحمەد خان کوڕی میر متەقی حوسەینی 1817 تا 1897 کاتێک مسلمانانی هیندستان لە ساڵی 1857 میلادی شۆڕشیان دژی ئینگلیز هەڵگیرساند. ئەم ئەحمەد خانە دژی شۆڕشەکە وەستایەوە بە بەڵگەی ئەوەی کە ئینگلیزەکان وەلی ئەمر و حوکمڕانن و ڕەوانیە دژیان شۆڕش بکرێت. بۆیە ئینگلیزی داگیرکار کردیانە یاریدەدەری قازی دادگای خۆیان و ئەمینی تۆمارەکانی قەڵەمی قەزایی خۆیان، چونکە لەو کاتەدا فەرمانبەری کۆمپانیای هیندی شەرقی ئینگلیزەکان بوو. ناوبراو تەفسیرێکی قورئانی نووسیوە، زۆربەی چەمکەکانی شێواندووە. بۆ نمونە ئینکاری بوونی فریشتە و پەری و شەیطان دەکات و پێی وایە مەبەست لە فریشتەکان ڕەگەز و توخمەکانی سروشتن وەک باو باران و گڕکان و تا دوایی. هەروەها بڕوای وایە مەبەست لە جنۆکە لە قورئاندا دانیشتوانی بێشەڵان و ساراکانن و مەبەستیش لە شەیاطین هەوا و ئارەزوەکانی دەروونە. سەبارەت بە دەقی قورئانیش پێی وایە تەنها واتاکەی دابەزیوە نەک دەقەکەی. هەرچی فەرموودەی پێغەمبەریش صەڵی الله عەلەیه وسەلەم هەن حجیەتیان نییە و ئەحکامەکانی ناویان جێی گومانن و پەیڕەوکردنیان واجب نییە. بۆیە ئینگلیزەکان لەبەر ئەم لۆچوونە چەوت و بێسەروبەرانەی خەڵاتیان کرد و مەدالیا و نازناوی خاوەنی ئەستێرەی هیندیان پێبەخشی. ئەم ترازان و لادانە مەنهەجیە ئەو کابرای گەیاندە ئاستێک کە وازی لە نوێشکردن و ڕۆژوگرتن هێنا. سەرنجام ساڵی 1862 لە جێی تەفسیرێکی نوێ بۆ قورئان شەرحی ئینجیلی بڵاو کردەوە. سێەم عەبدوڵڵای کوڕی عەبدوڵڵا حیکرالەیی نسبەتە بۆ شوێنێک بە ناوی حیکراڵە 1830 تا 1914. ئەمیش زۆرێک لەو لۆچوونانەی ئەحمەد خانی هەبوو. کۆمەڵێکی دش بە فەرموودەی دروست کرد بە ناوی جەماعەت ئەهلی الذیکری والقورئان کە ئامانجی سەرچیان لێدانی فەرموودە و سوننەت بوو. چارەم ئەحمەدەددین ئەمر تەسری ساڵی 1861 تا 1933. ئەمەیان دۆستی غوڵام ئەحمەدی قادیانی بوو کە بۆ بەرنگاربوونەوەی جیهادی دژی ئینگلیز دروست کران. ئەمیش پەیوەندی بە عەبدوڵڵا چەکرالیەوە هەبوو. کۆمەڵەیەکی پێکهێنا بە ناوی ئوممەتی مسلمان کە مەبەستیان لەو ناوە ئەندام و لایەنگرانی خۆیان و تەکفیرکردنی تێکڕای ئوممەتی ئیسلام بوون. پێنجەم غوڵام ئەحمەد پەروێز کوڕی فەضلەددین ساڵی 1903 تا 1986. ئەمیش گۆڤارێکی دەرکرد بە ناوی طلوع ئیسلام و چەندین وتاری دژی حجیەتی فەرمودا بڵاو کردەوە. لۆچینی وابوو کە دەسەڵاتی سیاسی و ڕژێمی حاکم درێژە و تەفسیلاتی ئەحکامی شەرعیدا دەنێ و پێویست ناکات لە ڕیوایەت و فەرمودا ئەحکامە شەرعی و وەربگیرێن. ناوبراو بۆ گەیاندنی لۆچوونەکانی ژمارەیەک یانەی کردەوە بە ناوی یانەکانی طلوعی ئیسلام کە تیایدا ئەو بیر و لۆچوونانەی بڵاو کردەوە لە ناوی گۆڤار و یانەکانیشیەوە طلوعی ئیسلامی دەردەکەوێت کە بڕوایان وابووە ئیسلامی ڕاستەقینە لە ئاسۆی تێگەیشتنی ئەوانەوە سەری هەڵداوە. شەشەم ئەسلەم جەڕاجبووری ساڵی 1880 تا 1955 میلادی. ئەمەشیان لە نووسینەکانیدا بە باڵای بیری کۆمەنیزدا دەخوێنێ و پێی وایە کە شوعیەکان بە لەناوبردنی سەرمایەداری تیۆریا ئیسلامیەکان جێبەجێ دەکەن. تەنانەت دووتویەتی لەناوبردنی سەرمایەداران تەفسیری وشەی لایە لە لا ئیلاهە ئیلا اللهدا جگەل لەو کەسانی لەسەرەوە ناوبراون. چەندین کەسی تریش هەن وەک جەعفەر شابلواری، محەممەد ڕەمەزان، چەراغ عەلی، عنایەت الله مەشریقی کە خاوەنی هەمان لۆچوون بوون بەناو قورئانیەکان کە خۆیان بە ئەهلی قورئان دەناسێنن. لە میسری چەند کەسێکی دیاریان هەن، لەوانە دکتۆر ئەحمەد سوبحی مەنسوور کە پێشتر ناومان برد ساڵی 1939 لە میسر لەدایک بووە. لە بەشی مێژووی زانکۆی ئەزهەر هەر 4 ساڵەکەی خوێندنی 1940
1969 تا 1973 میلادی یەکەم بووە. لە هەمان زانکۆ ماستەری لە ساڵی 1975 و دکتۆرای لە ساڵی 1981 بە پلەی شەڕەفی یەکەم هێناوە. دواتر بۆ بە مامۆستای زانکۆی ئەزهەر، بەڵام لەبەر ئەوەی دژی فەرموودە و سەرچاوەکانی فەرموودە بوو لەسەر کار لادرا. ناوبراو توێژینەوەیەکی بڵاو کردەوە بە ناوی ئەلموسلیم العاسی کە ئەولۆچونە دژە سونەتیانەی تێدا بڵاو کردەوە. دواتر لە ساڵی 2002 ئەمریکا و ئێستا ناوەندێکی لە ئەمریکا داناوە بە ناوی المەرکەز العالەمی للقورئان. جگەلەوەی کە پێگە و پەیجی ئەلکترۆنی هەیە، سوورە لەسەر بڵاوکردنەوەی بیرولۆچوونەکانی. هەروەها چەند کەسێکی تریان هەن وەک ئەمین یوسف عەلی کەویش لە قاهیرا وتاربێژی مزگەوت بوو بەڵام دەستگیر کرا. هەروەها عەلی سیسی و ئیهاب عەبدە و چەند کەسایەتیەکی تریان کە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکاندا بیر و باوەڕی خۆیان بڵاو دەکەنەوە. لە وڵاتی تریش چەند پشتیوانێکیان هەیە وەک مستەفا مەهدەوی لە لیبیا، محەممەد تاڵیبی لە تونس، محەممەد ساڵح بنور لە جەزائیر، عیمادەدین دەباغ لە سوودان، زەکەریا ئۆزۆن لە سووریا، سەلاح ئەبوو عەرەفە لە فەڵەستین. لێرەدا پێویستە ئاماژە بەوەش بکەین کە ئەم ڕەوتە شێوازی حیزب و ڕێکخراوێکی نییە تا بە دیاریکراوی کەسانێک بە هۆگریان دابنرێن و کەسانێکی تر بە نەیار و دژیان. ئەم ڕەوتە جۆرێک لە میتۆد و مەنهەجیەت و بیرکردنەوەی تێکەڵ و پێکەڵە کە ئالۆزی و شڵەژانی فکری پێوە دیارە. تەنانەت بنیادنەران و پێشەنگانی دەستەی یەکەمی ڕەوتەکە و بە دوایاندا پەیڕەوانی ڕەوتەکە هەڵبەز و دابەزی زۆر لە ڕاولۆچوونەکانیاندا ڕوویداوە و ڕوودەدات. بۆیە هەندێک نووسەر و بیرمەندی هاوسەرە خەن کە لە هەندێک خاڵدا لەگەڵیان یەک دەگرنەوە و لە زۆر خاڵ و بابەتیشدا دژیانن. هەر ئەوە ژوامان لێ دەکات کە بڵین ئەو ڕەوتە چەندین کەس و دەستە و تاقمی بەنیاز و مەرام و ئەجێندای جوداوازەوە لە خۆ گرتووە، چاک و خراپ و دروست و نادروستی تێکەڵ کردووە. بۆیە ناکرێت بە شەڕی ڕەهایی بزانین و نابێت تەواوی لۆچوونەکانیان بە هەڵە و نادروست بزانین، لەگەڵەوەش کە ئەسڵی بیرکردنەوەیان نامەنهەجیە و لەگەڵ بنەما و چەمکە قورئانیەکان یەک ناگرنەوە. چارەم لاپەڕا 49 نمونەیەک لە ڕێکخراوەکانیان. ئەو کەسانەی ناوبراون چەندین ڕێکخراو و کۆمەڵەی جۆراوجۆریان بۆ چالاکیەکانیان دامەزراندووە. لەوانە کۆمەڵی ئومەتول ئیسلام یان ئەهلی ذیکری والقورئان کە گۆڤاری بەلاغ القورئان دەرئەکەن. ئەمانە پاشماوەی شوێن کەوتوانی عەبدوڵڵاه جەکراڵەوەیی دامەزرێنەرن کە پێشتر ناومان برد. سەرۆکی ئێستایان کەسێکە بە ناوی محەممەد عەلی ڕەسوول نەکری و مەڵبەندی گەوریان بە ناوی دارالقورئانە لە شاری لاهور و مزگەوتیان بێ میحرابە و نوێشکردنیان لە نوێژی عامەی مسلمانان جوداوازە، چونکە ڕۆژانە 3 نوێژ دەکەن و لە هەر ڕکاتێکدا 1 سوژدەش دەبن. کۆمەڵی ئەلئومەت المسلیمە کە ئەحمەد ئەمە تەسری دایمەزراند و گۆڤاری بەلاغ و بەیانیان هەبوو، ئێستا مەڵبەندی گشتیان لە شاری لاهوری پاکستانە و مرکزی دارالقورئانیان هەیە. ڕێکخراوی طلوع ئیسلام کە ئەحمەد پەروێز دایمەزراند و گۆڤاری طلوع ئیسلامیان دەرکرد، مەڵبەندی سەرەکی ئەمانیش لە شاری لاهوری پاکستانە. پزوتنەوەی تەعمیر الئینسانیە. ئەمان ڕێکخراوێکی تازێ و لە کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوودا دامەزراوە. ئەمانیش لە لاهورن و نوێژی هەینی تایبەت بە خۆیان هەیە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی سێیەم لاپەڕا 51 هەڵە گەورەکان و گرنگترین بەڵگە و شۆبهەکانیان و وەرامیان. گرنگترین ئەو بەڵگە بنەڕەتیانەی کە تەواوی قورئانیەکان بۆ لۆچوونەکانیان پشتیان پێدەبەستن لە 2 تەوەری سەرەکیدا خۆ دەبینێتەوە کە لێرەدا دیان خەینە ڕوو وەرامیان دەدەینەوە. یەکەم لاپەڕا 53 بەڵگە هێنانەوە بە هەندێک ئاەت لەسەر ئیکتیفا بە قورئان بە دەرلەوەی تاقمێک لەوانەی دژی سوننەت بوون لە سەرەتاوە لەلایەن ئینگلیز و بەکرێ گیراوانیانەوە دنە دراون و پشتیان گیراوە. ئەگونجێ لێرە و لەوێ لە ڕووی نەزانین و دووریش نییە هەندێک جار
لە ڕووی دڵسۆزیەوە بۆ ئاین کەسانێکی تر کەوتبنە بازنەی ئەو هەڵە کوشندەیە کە گوایە بۆ وەرگرتنی ئیسلام قورئان کافیە و پێویست بە پەنابردنە بەر فەرموودە نییە. خاڵی بنەڕەتی ئەو کۆمەڵە و تاقمانە کە جیان دەکاتەوە لە عامەی خەڵکی موسڵمان وە گوتمان ئەوەیە کە بڕوایان بە هیچ جۆرێکی سوننەت نییە، وەک سەرچاوەی دووەمی دیاریکردنی بەشێک لە ئەحکامی فقهی ئیسلامی. ئەم تاقمانە هەندێکیان لە تێگەیشتنی نادروستەوە لە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز کەوتونەتە ئەو هەڵە گەورەیە بە بەڵگەی هێنانەوە، بە تایبەتی چەند ئاەتێک کە زۆر دووبارەیان دەکەنەوە کە ئەمانەی خوارەوەن. یەکەمیان لە سوڕەتی ئەلئەنعام کە لە ئاەتی 38 کە پەروەردگار دەفەرموێت: وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. دووەمیان لە سوڕەی یوسف ئاەتی 111 کە پەروەردگار دەفەرموێت: لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب ما كان حديثا يفترى ولكن تصديق الذي بين يديه وتفصيل كل شيء وهدى ورحمة لقوم يؤمنون. سێمیان لە سوڕەتی ئەنەحەل ئاەتی 89 کە پەروەردگار دەفەرموێت: ويوم نبعث في كل أمة شهيدا عليهم من أنفسهم وجئنا بك شهيدا على هؤلاء ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء وهدى ورحمة وبشرى للمسلمين. بەڵام وەرامی ئەو لۆچوونە نادروستە کە لە بەڵگەهێنانەوەی هەڵا بەو سێ ئاەتە سەرچاوەی گرتووە. ئەمەیە: یەکەم، مەبەستی قورئان لە ئاەتەکەی سوڕەتی ئەنعام ئەوەیە کە لە کتابی پەروەردگاردا شتێک نییە کە کەم و کورتی و تەفریتی دەرهەق کرابێ، واتە گوێی پێ نەدرابێ و فەرامۆش کرابێت. مەبەست لە کتابیش لەوێدا لەوح المەحفوظە نەک قورئان. جگەلەوە ئەگەر مەبەست قورئانیش بێت لەو ئاەتە نەگوتراوە هەرچیشتە باس کراوە، بەڵکو مەبەست ئەوەیە بە شێوەیەک لە شێوەکان لە قورئاندا یان لە لەوح المەحفوظدا ئاماژە بۆ هەموو شتێک کراوە. سەرەتای ئاەتەکەش بە باسکردنی جانەوەرانی زەوی و پەلەوەرانی ئاسمان باشترین بەڵگەیە. دووەم، وشەی وە تەفسیل لە ئاەتەکەی سوڕەی یوسفدا هەرگیز بەواتای ئەوە نایەت کە بە درێژی هەرچی شتە لە قورئاندا باس کراوە. ئەو ئاەتە لە ئاقاری باسی بەسەرهاتی یوسف عەلەیهی السەلام و براکانی دایە. سەرەتای ئاەتەکە دەفەرمێ: لقد كان في قصصهم عبرة، کەواتە ئاماژێ بەوەی کە لە ژیان و بەسەراتی ئەواندا پند و وانە هەیە. پاشان دەفەرمێ: ما كان حديثا يفترى، واتە ئەم قورئانە یان بەسەرهاتی یوسف و براکانی هەڵبەستراو نییە، ولكن تصديق الذي بين يديه وتفصيل، بەڵکو بەڕازدانانی ئەوەیە کە لە پێش قورئاندا هاتووە لە کتێبە ئاسمانیەکان کە باسی یوسفیان تێدایە، بە تایبەتی ئاماژێ بە تەورات. پاش ئەوە دەفەرموێ: وتفصيل كل شيء، مەبەست ئەوەیە کە هەموو بەشەکانی بەسەرهاتی یوسف عەلەیهی السەلامیان هەر شتێک کە پەیوەندی بە هیدایەتدانی مرۆڤەکانەوە هەبێت باس کراوە، شتێکی لەسەر فەرمووە یان ئاماژەی پێکردووە. واتە ئەو ڕستێ نابێت لەو سیاقەت دەربهێنرێت و بکرێتە بەڵگەی ئەوەی کە قورئان درێژەی بە هەموو شتێک داوە. بەڵگەی بەهێزیشم بۆ ئەو تەفسیرە ئەوەیە کە ئەم ئاەتە دووە ئاەتی سوڕەتەکەیە و پاش کۆتایی داستانەکەی یوسف و براکانی هاتووە. لێرەدا پێویستە ئاماژە بەوە بکەم کە گروپی قورئانیەکانی وڵاتی هیند و پاکستان مانای وشەی تەفسیلیان بە زمانی ئۆردی خۆیان کرد کە بابەتای دیاریکردنی جزئیات دێت. لە کاتێکدا تەفسیل لە زمانی عەرەبیدا بە واتای ڕوونکردنەوە و ئاشکراکردنی بەشەکانی شتێک دێت.
سيم بنسبة آيتي 89 سورة النحل كاد فرميت تبيانا لكل شيء زۆر نەبەبەستیایدا ئەوە نییە کە قورئان هەموو شتێکی تێدایە چونکە بەواقعی وانییە و دەبینین کە قورئان زۆر شتی تێدا نییە شتی پەیوەندیدار بە ئاینی شەوە نەک هەر شتی تر بەڕەهایی بۆ نمونە لە ئەحکامی نوێژدا ژمارەی ڕکات و خوێندنی قورئانی تیاندا و کاتەکانی نوێژ کە هەموو ڕوکن و پایەی گرنگی نوێژن لە قورئاندا باس نەکراوە یان لە باسی بڕ و ڕێژە و چۆنیەتی دەرکردنی زەکات کە پایەیەکی تری ئیسلامە لە بابەتە جیاجیەکان وەک پارە و زێڕ و زی و ئاژەڵ و بەر و بوومی باخ و بێستان و قازانجی بازرگانی و تا دوایی قورئان هیچی ڕوون نەکردوێتەوە ئەی کەواتە تەفسیل یانی چی تێکڕای زانانی تەفسیر لە سەحابە و تابعینەوە تا هاوچەرخەکانیش یەکدەنگن لەسەر ئەوەی کە مەبەست ئەوەیە کە قورئان هەموو شتێکی گشتی و کولیاتی تێدایە لەو بابەتانەی کە بۆ تێگەیشتن لە ئاینی پەروەردگار و پەیڕەوی ئەحکامەکان پێویستن بەڵام هەندێکی قورئان بە درێژی ڕوونی کردێتەوە هەندێکی بە کورتی ئاماژەی پێکردووە هەندێکی سپاردووە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕوونی بکاتەوە هەندێکی ڕێسا و قەواعیدی گشتی بۆ دانەوە کە فەقیهەکان لە سەردەم و ژینگە جوداوازەکاندا بۆ دەرهێنانی ئەحکامی نوێ پشتیان پێدەبەستن بەپێی داخوازی سەردەمەکانی و هەروەها ئەمەش بەو شێوانەی خوارەوەیە یەکەم هەندێک بابەتی قورئان پەیوەندیان بە بڕوا و ئیمان و فریشتە و دواڕۆژ و بابەتە سەرەکیە غەیبەکانەوە هەیە کە ئەمانە لە قورئاندا بە درێژی باس کراون و حاڵێکی بنەڕەتی دەربارەیان نەماوە کە پێویستی بە سوننەتەوە هەبێت دووەم هەندێک ئاەتی ترک پەیوەندیان بە ئەحکامە شەرعیە بنەڕەتیەکانەوە هەیە کە ئەمانش بەپێی پێویست و بەپێی بایەخ و گرنگیان لە قورئاندا وێناکراون و بازنەی گشتیان بۆ چێشراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونکردنەوەی لەسەرداون و ئەوانەی پێویستیان بە شیکردنەوە ببێت شی کردوونەتەوە هەندێک جار ئاەت بە پوخت و مجمەلی باسی حکمێکی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەفسیلی داوەتێ هەندێک جار ئاەتەکە گشتی و عامە ئەو تەخسیسی کردووە هەرچەند لەسەر ئەم دەسەڵاتە ڕای جوداواز هەیە کە لێرەدا بواری باسکردنیان نییە دەکرێت خوێنەر بگەڕێتەوە بۆ زانستەکانی علوم القورئان و ئوسوڵ الفقه سێم دەمێنێتەوە هەندێک بابەت کە پەیوەندیان بە بەها ڕەوشتیەکان و هەڵس و کەوت و مامەڵەی مرۆڤەکان و بنەماکانی سیستەمی سیاسی و کۆمەڵاتی و ئابووریەوە هەیە کە پەروەردگاری بەتوانا و کاربەجێ بە پێویستی نەزانیوە درێژەی چۆنیەتیەکانی لە قورئاندا باز بکات و تەنها بە پوختی و مجمەلی باسی کردوون ئەمەش لەبەر دوو هۆ و حیکمەتی گرنگ ئەلیف ئەگەر هەموو ئەو وردەکاریانە لە قورئاندا باز بکرانایە دەبوایە قورئان سەدان بەرجی گەورە بوایە و قەبارەی قورئان دەبووە سەدان بەرابەری قەبارەی ئێستای کە ئەمەش لە سەرێکەوە دوورە لە حیکمەت و لە سەرێکی تریشەوە تێگەیشتن و دابەزاندنی پرەنسیپە قورئانیەکانیش لە توانای مرۆڤ بە پێغەمبەری خواشەوە دەرچووە بە هەروەها بە درێژکردنەوەی قورئان بۆ هەموو حکومەکان پانتا یەک نەدەمایەوە بۆ ڕێزگرتن لە عەقڵی مرۆڤ و جداوازی هەلو مەرج و ژینگە و کۆمەلگاکان و ئەو گەشەکردن و ئاڵ و گۆڕە سروشتیەی کە بەسەر هزر و ژیری مرۆڤایەتیدا دێت و پێویستی بە ئاڵ و گۆڕی هەندێ فتوا هەیە لەناو بازنە فراوانەکەی بۆ چوونی قورئانیدا چارەم هەندێک لە بابەت و ڕاستیە قورئانیەکان تەنها ئاماژەیان بۆ کراوە بە شێوەی ڕێسا و بنەمای گشتی قەواعید و دەوابتی باسکراون کە دەبنە ئامراز و سەرچاوەی دەستی زانانی موجتەهیدی سەردەم و ژینگە جیاکان بۆ دەرهێنانی حکمی شەرعی نوێ بەپێی داخوازی ژیاری و شارستانیە جۆرا و جۆرەکان کە ئەمەش لە ئاەتی 59 سوڕەی ئەننیسا کە پەروەردگار دەفەرموێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا
بەڕوونی فەرمانی پێدراوە و گوێڕالی خاوەن فەرمانان و سەرکرداتی شەرعی موسڵمانان و پسپۆڕان لە پاش گوێڕالی پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کراون. لە بەرگرنجی ئەم بابەتە لە خاڵێکی تایبەتدا دەگەڕێینەوە سەری. دووەم، پێغەمبەری ئیسلام بایەخی بە سونەتی خۆی نەداوە. لاپەڕا 60. بابەتی دووەم کە زۆریان لەسەری نووسیوە ئەوەیە کە دەڵێن خودی ئەهلی سونەت و جەماعەت و عامەی موسڵمانان خۆیان دانیان بەو ڕاستیان ناوە کە پێغەمبەری ئیسلام لە ژیانی خۆیدا بایەخی بە تۆمارکردن و پاراستنی سونەتی خۆی نەداوە. تەنانەت سەرچاوەکانی فەرموودە ڕیواەتی وان جێڕاوەتەوە کە داوای کردووە فەرموودە نەنووسرێتەوە. بۆ نمونە ڕیواەتێک هەیە کە دەڵێت لا تكتبوا عني ومن كتب عني غير القرآن فليمحو وحدثوا عني ولا حرج. واتا لمنەوە هیچ مەنووسن، هەرکەس لە منەوە جگە لە قورئان شتێکی نووسی با بیکوژێنێتەوە، بەڵام بە جێڕانەوە بەبێ حەرەج لە من بجێڕنەوە. ئەوان دەڵێن لە کاتێکدا ئەم ڕیوایەتە بەلای خۆتانەوە دروستە. ئیتر بۆ نوکۆڵی لەوە دەکەن کە سونەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەپارێزراوە و دەماودەم تا 200 جێڕاوەتەوە، دواتر نووسراوەتەوە. ئەویش بە پشتبەستن بە زەین و بیرکردنەوە بە بێبوونی سەرچاوەی تۆمارکراو کەوە بۆ خۆی گومان لەسەر ڕیوایە دروست دەکات، چونکە بەلای خودی زانایانەوە جگە لە کەمێک لە جۆری متەواتر هەموو جۆرەکانی فەرموودەی دروست لە جۆری ڕیوایەتی ئەحاد گومان دەگێنن، نەک یەقین و دڵنیایی. لەم لایەنەوە یەکێک لە سەرکردەکانی ئەو ڕەوتە بە ناوی غوڵام ئەحمەد پەروێز دەڵێت ئەگەر سونەت بەشێک وایە لە دین، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووی نووسینەوە و لە بەرکردن و جێڕانەوە منهەجێکی بۆ دادەنا غەیری منهەجی قورئان، چونکە مەقامی دین ئەوە ئەخوازێت کە بە پارێزراوی بگێنێتە ئومەتەکەی. ئەو بە هەرچی ڕێگە هەبووە هەوڵی داوە کە قورئان بپارێزێت، بەڵام بۆ سونەت هیچی نەدەکرد، بگرا قەدەغەی کرد کە بنووسرێتەوە. وەرامی ئەو لۆچوونە بەوە دەدەمەوە کە مێژونووسانی پێشین لەم بابەتە خەتایەکیان هەیە کە تەنها بە پشتبەستن بەو ڕیواتەی سەرەوە ئەو دەنگۆیان داخستووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە کە فەرموودەکانی بنووسرێتەوە. لە کاتێکدا بەم بەڵگانەی خوارەوە ئەو لۆچوونە بەو ڕەهاییە ڕاست و دروست نییە و دەیان بەڵگەهان لەسەر نووسینەوەی فەرموودە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خودی خۆی و یارانیدا. لەوانە یەکەم، عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس دەڵێت هەرچیم ببیستە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمنووسیەوە، دەمویست لەبەری بکەم. قوڕەیش قەدەغەیان کردم، وتیان هەرچی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیبیستی دەینووسیەوە. لە کاتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم مرۆڤە، لە کاتی تووڕەیی و کاتی ڕەزامەندیدا قسە دەکات. منیش دەستم لە نووسین کێشایەوە. دواتر عەرزی پێغەمبەرم صلی الله عليه وسلم کرد. ئەویش بە پەنجەی خۆی ئاماژەی کرد بۆ دەمی و فەرمووی بنووسە، سوێن بەو زاتەی گیانی منی بەدەستە، جگەل لە حەق و ڕاستی هیچ لەم زمانەم دەرنەچووە یانیش دەرناچێت. دووەم، ئەبوو هوڕەیرا دەڵێت کەس لە یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە من زیاتر فەرمودەیان نەدەجێڕایەوە جگەل لەو حاڵەتەی عەبدوڵای کوڕی عومەر کە ئەو فەرمودەی دەنووسیەوە من نەم دەنووسیەوە. سێەم، پیاوێک لە پشتیوانان ئامادەی گوێگرتن لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبوو، بەڵام بۆی لەبەر نەدەکرا. پاشان سکاڵای حاڵی کەم حافیظی خۆی کرد بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێی فەرموو بۆ لەبەرکردنت پشت بە دەستت ببەستە، مەبەستی نووسین بوو. چارەم، کاتێکی شاری مەککە لە ساڵی 8دا ئازاد کرا، پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستاو لە ناو خەڵکدا قسەی کرد. پیاوێک لە خەڵکی یەمەن بە ناوی ئەبوو شاه وتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ من بنووسنەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی بۆ ئەبوو شاه بنووسنەوە. پێنجەم، عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس دەڵێت لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتو بووین و دەمان نووسیەوە. شەشەم، نامە و تۆمارە نووسراوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا بەڵگەیەکی ترن
وەک دەستوری مەدینە کە کارنامەی پەیوەندی نێوان موسڵمانان و دانیشتوانی هۆزەکانی جوولەکەی مەدینەی تێدا بوو. هەروەها پەیماننامەی حودەیبیە و تۆماری تایبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ دانیشتوانی حەزرەمەوت و نووسراوی تایبەتی بۆ وڵاتی یەمەن جگەل لە نامە تایبەتیەکانی بۆ پادشایان مقەوقیسی فەرمانڕەوای میسر، نەجاشی پادشای حەبەشە، کیسڕای پادشای فارس و هەرقلی گەورەی ڕۆم و منزیری میری بەحرین پادشای عومان و حارسی حمیەری میری یەمەن، حارسی میری غەساسینە، هوزەی حەنەفی میری یەمامە کە زۆرێک لەم نووسراوانە ئەحکامی شەرعیان تێدایە و سەرچاوەی تەشریعی گونجاون. حەفتەم لە سەرچاوەی فەرمودەدا هاتووە کە زۆرێک لە سەحابە ناسراوەکان تۆماری تایبەت بە خۆیان هەبووە کە فەرمودەیان تێدا نووسراوەتەوە، پێیان وتووە سەحیفە. بۆ نمونە پێشەوە بوخاری باز لە سەحیفەی ئەبوو بەکری سدیق دەکات کە مۆری پێغەمبەریشی صلی الله علیه وسلم لەسەر بوو. هەروەها سەحیفەی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص و عەبدوڵای کوڕی ئەبوو ئەوفا و سعدی کوڕی عوبادە و ئەبوو موسای ئەشعەری و جابری کوڕی عەبدوڵڵا و عەمری کوڕی حەزم پەروەردگار لێیان خۆش بێت کە ئەوانش چەندین ئەحکامی شەرعیان تێدا بوو. هەشتەم بۆیە زانایان بۆیە خستنی مانای نێوان ئەو ڕیوایەتانە کە هەندێکیان نووسیونەوە فەرمودا قەدەغە دەکەن و هەندێکیان مۆڵەت دەدەن وتویانە ئەو ڕیواتەی کە باسی قەدەغەکردنی نووسینەوەی فەرمودەی تێدایە لا تەکتەبو عنی تا دوایی پەیوەندی بە سەرەتای دابەزینی قورئانەوە هەیە بۆ ئەوەی قورئانیان لەگەڵ فەرمودا لەلا تێکاڵ نەبێت. بۆیە کاتێک سەحابەکان ئاشنابوون بە جوداوازی قورئان و فەرمودا پێغەمبەر صلی الله علیه وسلم مۆڵەتی دان کە فەرمودەکانیشی بنووسنەوە. سێەم لاپەڕا 65 بەشێک لە لۆچونە نامۆکانی ڕەوتی قورئانیەکان. ئەو تاقمانە لەگەڵ ئەوەی هەندێکیان لۆچونی دروست و جوانیان لەسەر چەند بابەتێک هەیە، بەڵام سەبارەت بە زۆرێک لە بابەتە فکریەکان و ئەحکامە شەرعیەکان قسەی جوداوازیان هەیە. هەندێک جار قسەی ناشایستەشیان هەیە کە بەڵگەی نازانستی بوون و زۆرێک لە هەرزەکاری فکریە. بۆ نمونە عەبدوڵڵا جەکرالەوەیی کە لای خۆی یەکێک لە دامەزرێنەران و تیئۆریستا گەورەکانیانە دەربارەی هەوڵی تاقەت پڕۆکێنی زانایانی فەرمودەناس لە نووسینەوەی فەرمودەدا کە هەندێک لە خۆرەڵات ناسانیشی سەرسام کردووە بەم جۆرە دەنووسێت. پاش وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەدان ساڵ کەسانێک لەلایەن خۆیانەوە ئەم هەزەلیاتانیان تاشی مەبەستی نووسینەوەی فەرمودەیە. پاشان دایانە پاڵ پێغەمبەری ئیسلام کە ئەو بەریە لەوانە. ئەم قسەیە جگەل لەوەی کە هیچ مەرجێکی زانستی تێدا نییە بەڵگەیشە لەسەرەوەی کە کەمترین شارەزایی لە ژیان و هەوڵی کەم وێنەی زانایانی فەرمودا نییە. بە هەر حاڵ لێرەدا بە شێوەی پێڕستی ئاماژە بە هەندێک لە لۆچوونەکانی ئەو دەستە و تاقمانە دەکەم. پێم وایە زۆربەی ئەم بابەتانەی خوارەوە کە ئەوان ڕەدیان دەکەنەوە پێویست بە وەرامدانەوە ناکەن، چونکە زۆرێکیان کە ئەوان قبوڵیان نین لە ڕاستیە ئیسلامیە چەسپاوەکانن و باڵگەنەویستن. وەرامیشان بووێت لێرەدا ناگونجێ بیان نووسین، چونکە هەر کامیان بەلای کەم وتارێک یان توێژینەوەیەکی پێویستە. بۆ نمونە بڕوایان بە هیچ موعجیزەیەکی پێغەمبەران نییە و تەفسیری مادی بۆ ئەو موعجیزانە دەکەن کە قورئان باسی کردوون. هەندێکیان پێیان وایە کە شایەتمان تەنها ڕستەی لا ئیلەهە ئیلا اللهە و هێنانی ڕستەی محەممەد ڕەسوول الله لەگەڵ ناوی خوادا چ لە بانگدا چ لە تەحیاتی نوێژدا چ لە هەر کات و جێکی تردا جۆرێکە لە شیرک و هاوڵدانان بۆ پەروەردگار. هەموو جۆرەکانی شەفاعەتی پێغەمبەری ئیسلام بۆ گوناهکارانی ئومەتەکەی ڕەد دەکەنەوە. بڕوان بە مڵکداریەتی تاکە کەسی نییە لەسەر مەذهەبی کۆنە کۆمەنیستەکانی سەرەتا و ناوەڕاستی سەدەی 20. بڕوان بەو جۆرە بەهەشت و دۆزەخەنیە کە لە فەرمودەدا ڕوون کراونەتەوە، هەروەها سزا و پاداشتی ناوگۆڕ و جیهانی بەرزەخیش ڕەد دەکەنەوە. بڕوان بە شەیطان و جنۆکە و فریشتە نییە بەو جۆرەی کە مەشهورە. بڕوان وایە دوای قورئانی پیرۆز سەرچاوەی دووەمی تەشریع دەسەڵات و فەرمانڕەوای سەردەمە کە بەمەش دەڵێن مەرکەز المیلە، نەک سەرچاوەکانی سنەت و ئیجماع و قیاس و غەیری ئەوانە لە سەرچاوە تەواوکارەکانی تری وەکو عورف و ئیستیحسان و ئیستیصحاب و
مەساڵح و مرسەل و تا دوایی. دیارە ئەوە بیر و بڕوای بەشێک لەو دەستە و تاقمانەیە نەک هەمویان. بە کورتی بنەما فکریەکانیان بەگشتی لە دوو خاڵدایە. یەکەم، هەموو ئەو لۆچوونە فکری و حکمە شەرعیانە ڕەت دەکەنەوە کە لە سونەتدا ئاماژەیان پێکراوە. دووەم، تەئویلی زۆرێک لەو ئاەتانە دەکەن کە لە ڕێی فەرموودەوە ڕوون کراونەتەوە، واتە تەبەیینی پێغەمبەریان قبوڵ نییە. بۆیە لەم باسەدا زیاتر تیشکمان خستە سەر ئەو دوو خاڵە کە پایی سەرەکی بیرکردنەوەیانە. هەر لێرەشەوە دەکرێت لە ڕادەی لادان و دوورکەوتنەوەی ئەو تاقمانە لە ڕاستەڕی ئیسلام تێبگەین، هەروەها لە ڕادەی مەترسی ئەو جۆرە بیرکردنەوەیە و ئەو شێوە تێگەیشتنە چەوتە لە ئیسلام دڵنیابینەوە و دەرچی پێویستی بەرنگاربوونەوەشیان بکەین. بەڵام ئەم کارە دەبێت بە شێوەیەکی زانستیانە ئەنجام بدرێت، دوور لە گشتاندن و دەمارگیری و پەڕگیری، دوور لە تێکەڵکردنی باسی ئەمانە لەگەڵ باسی ئەو زانا و بیرمەندە دڵسۆزانەی ئوممەتی ئیسلامی کە لە هەموو سەردەمێکدا هەبوون بە سەردەمی خۆشمانەوە کە کەم و زۆر ئەم باسانیان وروژاندووە و دڵسۆزانە بۆ چارەسەر گەڕاون و بە بەشێک لە ڕەوتی ڕیفۆرم و چاکسازی فکری دەژمێردرێن، وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی چوارەم لاپەڕا 69 بەڵگەکانی قورئان لەسەر بەڵگەبوونی سنەت. یەکەم، لاپەڕا 71 حجیەتی سنەت لە قورئاندا. بابەتی حجیەتی سنەت و پێویستی فەرموودە و بەگشتی سنەت وەک سەرچاوەی دووەمی دەرهێنانی ئەحکام بابەتێکە کە لەگەڵ چەندین ئاەتی خودی قورئانی پیرۆزدا ئاماژەی بۆ کراوە. لە چەندین ئاەتدا لە پاڵ گوێڕالی پەروەردگاری گەورەدا باس لە گوێڕالی پێغەمبەریش کراوە، یان باس لە ئەرچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕوونکردنەوەی قورئاندا کراوە کە ئەوە دەری دەخات. جگەل لە قورئان شتێشی تر دەبێ هەبێت کە بریتیە لە ڕوونکردنەوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەم بڕگانەی خوارەوەدا ئاماژە بە بەشێک لەو ئاەتانە دەکەم. یەکەم، لە قورئاندا ئاماژەی ڕۆشن کراوە کە پاش ناردنی قورئان لەلایەن پەروەردگاری گەورەوە ئەرکێکی تایبەت لەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بریتێ لە ڕوونکردنەوەی قورئان. ئەوە تا پەروەردگار لە سوڕەی النەحل ئاەتی 34 دەفەرموێت: بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. وتا ذكر من ناردوەتە خوارەوە بۆ لای تۆ تا ئەوەی دابەزێنراوە بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە. جا ئەگەر بڕیار بێت ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەراسەری مرۆڤایەتی بێ بەتان و پۆی زەمین و زەماندا، ئەوە دەبێت شتێک لە بەردەستی نەوەکانی دوای سەردەمی سەحابە هەبێ بە ناوی ڕوونکردنەوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بریتین لە هەمان ئەو فەرموودە ڕاست و دروستانەی کە لە سەحاح و سونەن و مەسانیددا پارێزراون. دیارە ئەوە مانای ئەوە نییە ئەو کتێبانە ڕیوایەتی لاواز و هەڵبەستراویان تێدا نییە، بەڵکو باز دەوە دەکا کە بەپێی ئەو ئاەتە و چەندین ئاەتی تر دەبێت شتێک غەیری قورئان لە بەردەستی ئوممەتی ئیسلامی هەبێت بە ناوی ڕوونکردنەوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لێرەدا پێویستەوە ڕوون بکەمەوە کە ئەوانەی بانگەشە بۆ بیرۆکەی ئیکتیفا بە قورئان دەکەن و دەیانەوێت ڕۆڵی سنەت کاڵ بکەنەوە لەم ئاەت و ئاەتەکانی تردا تەئویلی وشەی لیتوبەیینە لە ئاەتەکەدا دەکەن و وا دەگەێنن کە ئەرچی تەبەیون پەروەردگار بە پێغەمبەری سپاردووە، هەمان ئەرچی گەیاندن و تەبلیغە، واتە خوێندنەوە و گەیاندنی قورئان بە خەڵکی. دیارەوەش تەئویلێکی بێ بنەما و نازانستیە و نەوشەی تەبەیون دەگەێنێت نە لەگەڵ پێگە و ئەرچی پێغەمبەراتیش یەک دەگرێتەوە. دووەم، بۆ زیادە هەستکردن و چاک تێگەیشتن لە پێویستی و کاریگەری و ڕوونکردنەوە قورئانی پیرۆز ئەوە دەگەێنێت کە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونکردنەوەی پێویست نەداد لەسەر هەندێک لە ئاەتەکانی قورئان، ئەوە ڕاوە و ماناکردنی لەلایەن موسڵمانانەوە جوداوازی و چەند قسەی تێدەکەوێت. ئەوە تا پەروەردگار لە سوڕەی النەحل ئاەتی 64 دەفەرموێت:
وما أنزلنا عليك الكتاب إلا لتبين لهم الذي اختلفوا فيه وهدى ورحمة لقوم يؤمنون. سيم لقرآني پیرۆزدا چەندین ئاەت هەن کە گوێڕالی پەروەردگاری گەورە و گوێڕالی پێغەمبەر صلی الله عليه وسلمیان بە دوای یەکتردا هێناوە وەک لە ئاەتی 33 سوڕەی محەممەد کە پەروەردگار دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم. واتە فەرمان بەردار و گوێڕالی پەروەردگار بن و گوێڕالی پێغەمبەریش صلی الله عليه وسلم بکەن و کار و کردەوەکانتان پوچەڵ مەکەنەوە. جا ئەگەر گوێڕالی پەروەردگار بریتی بێت لە پەیڕەوکردن لە قورئانی پیرۆز ئەی گوێڕالی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێت چی بێت جگە لە پەیڕەوکردن لە سونەت و ژیان نامەکەی کە فەرموودا دروستەکانی دەبنە بەشێک لەوە. ماوەتەوە ئەوە بزانین کە لەم بارەیەوە چەندین ئاەتی تر هەن هەروەک پەروەردگار لە سوڕەی ئالی عیمران ئاەتی 32 دەفەرمێت قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. وهروها آيتي 132 آل عمران كدفرميت وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. وهروها آيتي يشي سورة الأنفال كپروردگار دفرميت يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. تعلم قرآنی پیرۆز لە هەندێک ئاەتدا بەڕوونی ڕۆڵی تەواوکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەشریعدا دووپات دەکاتەوە. بۆ نمونە قورئان لە زەمکردنی یەهود و بێبڕواکانی ئەو سەردەمەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە سوڕەی التەوبە ئاەتی 29 فەرموویەتی قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يحرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق من الذين أوتوا الكتاب حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون. یان پرۆسەی حەڵاڵ و حرامکردن نیسبەت دەداتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە سوڕەی الأعراف ئاەتی 157 دەفەرمێت الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم فالذين آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. واتا فەرمانیان پێدەدات بە کارە پەسەند و چاکەکان قەدەغەی کارە خراپ و ناپەسەندەکانیان لێ دەکات هەروەها شتە خاوێن و پاکەکانیان بۆ حەڵاڵ و ڕەوا دەکات و شتە پیس و بێسوودەکانیشان لێ حرام دەکات ئەو کۆت و بەندانەش کە پێشتر لەسەریان بووە لەسەریان لا دەبات ئەمە دەری دەخات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تێگەیشتنی وردی خۆی لە قورئان دەبێت حکمی حەڵاڵ و حرامکردنی هەندێک شتی دابێت
کە دەبێت مرۆڤی مسلمان پابەندیان بێت. لێرەشدا دووبارە هەندێک بە هەڵە و تویانە مەبەست لەو ئاەتە و هاوشێوەکانی ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بابەتە حەڵاڵ و حرامە باسکراوەکانی قورئان بگەێنێت کە ئەمەش جارێکی تر خۆ دزینەوەی لە ڕاستیەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سنوورێکی دیاریکراودا دەسەڵاتی پێدراوە وەگەرنا عەتفکردنەوەی وشەی ڕەسوول بۆ سەر ئەڵڵا لە ئایەتی ولا يحرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق. هیچ تەویلێک هەڵناگرێت یان هێنانی وشە یحل لهم ويحرم عليهم چۆن ئەوە ناگەێنێت کە ئەو هەندێ حکم دەردەکات لە کاتیدا بەکارە و فاعیلی کاری حەڵاڵ و حرامکردنەکە ناو براوە. هەرگیز سیاقی قورئانی و لۆژیکی عەقلی ڕێنادات کە بگوترێ مەبەست لەمانە هەر خوێندنەوە و گەیاندنی خودی ئاەتەکانی قورئانە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەک گروپە قورئانیەکان دەیڵێن. ئەگەر وا بوایە پێویست نەبوو باسی بکات چونکە قورئانەکە بە پارێزراوی لە بەردەستی مسلماناندایە. چ پێویست دەکات قورئان خۆی ئاماژە بە دووباتکردنەوەی حجیەتی خۆی بکات؟ دووەم لاپەڕا 77 ڕاستکردنەوە و تێگەیشتنێکی هەڵا لە ئاەتەکانی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى لە ئاقاری بەڵگەهێنانەوەدا لەسەرەوەی کە هەرچی لە زاری پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەردەچێت وحی و ئیلهامی پەروەردگاریە. لە دێر زەمانەوە بە هەڵە بەڵگە بە ئاەتێکی سەرەتای سوڕەی ئەننەجم دێننەوە کە پەروەردگار لە سوڕەی ئەننەجم ئاەتی 1 تا 5 دەفەرمێت والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى. گوایە ڕستەی وما ينطق عن الهوى ئاماژێ بە هەر وشە و ڕستەیە کە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەردەچێت. لە کاتێکدا سیاقی سوورەتەکان ناوەڕۆکی ئەو 5 ئاەتە بە تایبەتی دەیسەلمێنن کە باسەکە باسی قورئانە چونکە کاتێک ئەم سوورەتە دابەزی کە بتپەرستەکانی مەککە پێغەمبەریان تۆمەتبار کردبوو صلی الله عليه وسلم کە ئەو قورئانەی دەیخوێنێتەوە و ڕێنەکردنە و خۆی هەڵی دەبەستێت. بۆیە بۆ بەدرۆخستنەوەی ئەوان ئەو بڕگانە دابەزین کە ئەمە واتەکانیانە سوێن بە ئەستێرە لە کاتیدا کە دەکشێت و بەردەبێتەوە. ئەم هاوڵەتان محەممەد نەگومڕابوو و نەسەری لێ تێکچووە لە هەوا و ئارزوی خۆشەوە نایەتە گۆ. ئەوە کە دەیخوێنێتەوە وحیە و بۆی وحی دەکرێت. فریشتە خاوەن هێزە بەتواناکە واتە جوبرائیل بەباشی فێری کردووە. ئەمە تەفسیری گەورە مفەسیرەکانی پێشینە. پێشەوە تەبەڕی لە ساڵی 310 کۆچی کە وفاتی کردووە یەکەم مفەسیری ناسراو لە سەرەتای سەدەی 4 کۆچیدا دەڵێت واتە محەممەد لە هەوا و ئارەزوو ئەم قورئانە ناخوێنێتەوە. ئەم قورئانە وحیە و بۆی دێت. قەتادە و زۆری تر بەم جۆرە تەفسیریان کردووە. هەندێک لە مفەسیرەکان وایان گەیاندووە مەبەست لەوەیە هەرچی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەردەچێت وحیە. لەوانە ئیبن کەثیر 774 کۆچی و شەوکانی 1250 کۆچی کە پێم وایە هەڵەکە لەو کاتەوە بڵاو بۆتەوە لە کاتێکدا زۆربەی مفەسیرانی تری پێش ئەوان لەسەر لۆچوونەکەی پێشەوە تەبەڕی تەفسیریان کردووە کە مەبەست لە ڕاناوی ئینهوە قورئانە. لەوانە زەمەخشەری کە 538 کۆچی دوای کردووە، ڕازی 606 کۆچی دوای کردووە، قورتوبی 671 کۆچی دوای کردووە، بەیزاوی 685 کۆچی دوای کردووە تا دوایی کە دەکرێت سەیری تەفسیرەکانیان بکرێت. وەرامی ئەو تەفسیری دووەم ئەوەیە کە چەندین ئاەتی تر لە قورئانی پیرۆزدا هەن کە پەروەردگار تیاندا گلەی و عیتابی پێغەمبەریان تێدا دەکات لەسەر هەندێک کار و بڕیاری خۆی. لەوانە سوڕەی عەبەسە وەتەوەللا لە بەسەراتی ئەو کەسە نابینایە عەبدوڵای کوڕی مەکتومدا کە هاتە خزمەتی ئەو سەرگەرمی قسەکردن بوو لەگەڵ ژمارەیەک لە سەرانی قوڕەیش و گوێی بەم نەدا. خوای گەورە لەسەر ئەم کارە لۆمەی کرد و سوڕەی عەبەسە دابەزی. کاتێک لە جەنجی بەدردا دیلەکانی هێشتەوە پەروەردگار
ئاگاداری کردو لەبەر ئەوە کە سەرەتای دامەزرانی دەوڵەتی مەدینە بوو نەدەبوو لە شەڕەکەدا دیل بگرن بۆیە ئەم ئاەتەی 67 سوڕی ئەنئەلفال کە پەروەردگار دەفەرموێت دابەزی ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض تريدون عرض الدنيا والله يريد الآخرة والله عزيز حكيم واتا هیچ پێغەمبەرێک بۆی نەبووە کە دیلی هەبێ تا کاتێک لە سەرزەویدا جێگیر و دامەزراو دەبێت لە کاتی جەنگی تەبوکیشدا ژمارێک لە بەشداران کە زۆربیان لە دووڕوەکان بوون بڕوو بیانوان هێنایەوە بۆ خۆ دزینەوە لە بەشداری جەنگەکە و داوای مۆڵەتیان کرد پێغەمبەریش صلی الله علیه وسلم مۆڵەتی دان دواتر ئەم ئاەتەی سوڕەی تەوبە کە ئاەتی 43 لە ئیتابی پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەزی کە پەروەردگار دەفەرموێت عفى الله عنك لم أذنت لهم حتى يتبين لك الذين صدقوا وتعلم الكاذبين واتا پەروەردگار لێت ببورێت ئەی محەممەد بۆ مۆڵەتت پێدان دەبوایە مۆڵەتیان نەدەیتێ تا بۆ ڕوون بێتەوە چێ بوون ئەوانەی ڕاستیان کرد درۆزنەکانیش بناسیت کاتێکیش عەبدوڵای کوڕی ئەبی ڕابەری دووڕوەکان مرد کوڕەکەی کە کەسێکی مسلمان بوو هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای لێکرد کراسەکەی خۆی بداتێ تا کفنی باوکی پێ بکات هەروە داوای لێکرد کە نوێژی لەسەر بکات و داوای لێ خۆشبوونیش لە پەروەردگاری بۆ بکات بۆیە ئەم ئاەتەی سوڕەی تەوبە ئاەتی 84 دابەزی کە پەروەردگار دەفەرمێت ولا تصل على أحد منهم مات أبدا ولا تقم على قبره إنهم كفروا بالله ورسوله وماتوا وهم فاسقون واتا أي محمد هەرگیز نوێژ لەسەر کەسێک لە دووڕوەکان مەکە کە دەمرێت لەسەر گۆڕەکەشی ڕامەوەستا ئەوانە بەڕاستی بەرامبەر پەروەردگار و پێغەمبەرەکەی بێبڕوا بوون ڕاستیەکانیان زانی و پەردەپۆشیان کردن ئەوان بەلادەری و فاسقی مردن ئەم نمونانەی قورئانی پیرۆز بەڕوونی ئەومان پێ دەڵێن کە مەرز نییە هەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی یان کردبێتی بە پێی وەحی پەروەردگاری بێت بەڵکو هەندێک لە گفتار و کردارەکانی لۆچون و ڕاو ئیجتیهادی شەخسی خۆی بوون بۆی لەم حاڵەتانەدا کە لەسەر و ئاماژەمان پێکردن لەلایەن پەروەردگارەوە یان ئیتابی کراوە یان ڕێیتری نیشاندراوە ئەمەش باشترین وەرامە بۆ ئەو لۆچونەی کە پێی وایە مەبەست لەوە ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى هەموو قسە و گفتارەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بێت سێم لاپەڕا 81 جگەل لە قورئان و سنەت گوێڕالی ئولول ئەمریش هەیە زیاد لەوەی کە قورئانیەکان دەیڵێن کە قورئانمان بەسە و پێویستمان بە فەرموودە نییە ئاەتەیە کە لە قورئاندا دووپاتی دەکاتەوە دەبێت جگەل لە قورئان و فەرموودە سەرچاوێکی تر هەبێ بۆ مسلمانان کە ببێتە مای گەشەی فەقهی ئیسلامی و دامەزراوە تەشریعیەکان و نیشانەی زیندویەتی و واقعیەتی فکر و فقهی ئیسلامی ئەویش بریتە لە ئیجتیهاد و تێگەیشتنی ئەهلی ڕەئی و خاوەن فەرمان و موجتەهیدەکان لە سەردەما جیاجیاکاندا کە قورئان ناوی ناون ئولول ئەمر ئەمەش نهێنی مانەوەی ئیسلام و سازگاربوون و گونجانی شەریعەتەکەیەتی لەگەڵ هەموو سەردەم و ژینگە و کۆمەڵگەکانی مرۆڤاتی لە درێژایی مێشوودا هەروەها هۆکاری قوتارکردنی شەریعەتی ئیسلامە لە چەقبەستووی داتانکاندنی تەپ و تۆزی کۆمەڵگە و ژینگە جیاجیاکان لەسەری و پێداچوونەوەی ئەو ڕاولۆچون و ئیجتیهاد و فتوانەی کە بەسەر چوون و پێویستیان بە گۆڕین هەیە لەم بارەیەوە پەروەردگاری گەورە لە سوڕەی ئەننیسا ئاەتی 59 دەفەرموێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم دیارە گوێڕالی پەروەردگاری گەورە بە پەیڕەویکردنی قورئان دەبێ و گوێڕالی پێغەمبەریش بە پەیڕەوی ژیان نامەکەیەتی و گوێڕالی خاوەن فەرمانانی مسلمانانیش بە پابەندیە بەو لۆچون و ئیجتیهاد و بڕیارانەوە کە لە سەردەمە جیاجیەکاندا بە پێی گۆڕانکاریەکان دەیدەن لە ژینگە و شوێن و هەلو و مەرجە جیاجیەکاندا کە تا ئێستا بریتێ لەو ئیجتیهاد و لۆچون و فتوانەی لە سەدە ڕابردوەکاندا گەڵاڵە بوون
و مەنزومەی فقهی ئیسلامیان پێکهێناوە. لێرەدا زۆر پێویستە ئەو بزانین کە دەکرێت بگرێت دەبێ ئەو ئیجتیهاد و لۆچون و فتوانە بگۆڕێن و تەنانەت هەندێک جار پێچەوانش ببنەوە، چونکە بۆ سەردەمی خۆیان حجەت و بەڵگە بوون و مەرز نییە بۆ هەموو کات و شوێنەکان حجیەتیان بمێنێ. لەم خاڵەدا پێویستە ئەوەش بزانین کە چەمکی ئولول ئەمر زۆر فراوانترە لەوەی کە لە سەردەما پێشوەکاندا تەسک کرابووە تەنها لە کاربەدەستان یان چەند فەقیهێکدا کە ڕەنگە بۆ ئەو سەردەمانە تا ڕادێک گونجاو بێت، بەڵام ئەگەر بە تێگەیشتنێکی قورئانیانە و هاوچەرخانە لەو چەمکە ورد ببینەوە تێدەگەین کە ئولول ئەمر بۆ ئەم سەردەما دەبنە ئەو کەسە پسپۆڕ و لێزانانەی کە لە ڕووی شارەزاییەوە توانای یەکلاکردنەوە و بڕیاردانیان لەسەر پرسە جۆرا و جۆرەکان هەیە لە سیاسەت و ئیدارە و دەسەڵاتداریەوە تا دەگاتە بوارەکانی دارایی و ئابووری و کۆمەڵایەتی و زانستی و تا دوایی دیارە ئەوانەش لە سەردەمی ئەمڕۆ و دەوڵەتی مۆدێرندا خۆیان لە دامەزراوەی دەستوری و یاسایی شەرعیدا دەبینەوە. کتاب و حکمت پێکەوەن. خاڵێکی تری گرنگەوەیە کە ئایا مەبەست لە حکمت لە قورئانی پیرۆزدا چییە کە لە چەندین ئاەت لە پاڵ کتابدا ئەرچی فێرکردنی سپێردراوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ نمونە پەروەردگار لە ئاەتی 151 سوڕەی ئەلبەقەرە کە دەفەرموێت كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون. لێرەدا کاتێک باسی خوێندنەوەی ورد و بەردەوامی ئاەتەکان کراوە ئەی مەبەست لە فێرکردنی حیکمە لە پاڵ کتابدا چییە؟ ئەگەر شتێکی جوداواز نییە لە قورئان کە هەمان ژیان نامە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیەتی صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو شتانەی کە لەگەڵ ڕاستیەکانی قورئان و سنەتی صحیحدا یەک دەگرنەوە. ئەم دەستەواژەی کتاب و حیکمەیە لە پاڵ یەکتردا لە چەندین شوێنی تری قورئاندا دووپات کرانەتەوە، وەک لە ئاەتی 64 سوڕەی ئالی عەمران و ئاەتی 2 سوڕەی ئەلجوموعە و ئاەتی 1 سوڕەی ئەلبەقەرە و ئاەتی 113 سوڕەی ئەنیساء و ئاەتی 34 سوڕەی ئەلئەحزاب. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بەکۆتا هات. بەشی پێنجەم کورتەیەک لە چۆنیەتی مامەڵە لەگەڵ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لاپەڕا 85. لەم بەشەدا لە چەند خاڵێکدا گرنگترین بابەتەکانی مامەڵە لەگەڵ سنەتدا ڕوون دەکەمەوە، بە تایبەتی لە ڕووی چۆنیەتی کارکردن بە سنەت و ڕوونکردنەوەی ئەوەی کە چ جۆرێکی سنەت بە بەڵگەی شەرعی وەردەگیرێت کە ئەوەش پێویست دەبێت لە جۆرەکانی مامەڵە و هەڵسوکەوتی پێغەمبەر تەسەڕوفات و نەبی و پێگەی فەرموودە و سنەت بەگشتی و زۆرەکانی سنەت لە ڕووی حجیەتەوە تێبگەین بەو پێی ئەسڵی بابەتەکەی کە ئەم کتێبەمان بۆ تەرخان کردووە پەیوەندیدارە بەم باسانەوە. یەکەم لاپەڕا 88 جۆرەکانی سنەت لە ڕووی حجیەتەوە. سنەت بە هەموو بەشەکانیەوە فەرموودە و کردار و ئیقرارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووی بە بەڵگەبوون و حجیەتەوە دەبنە سێ جۆری سەرەکیەوە. یەکەم بەشێکی ئەو گفتار و کردار و ئیقرارانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک پێغەمبەر و نێردراوی پەروەردگار بەنیازی تەبلیغ و ڕوونکردنەوەی ئەحکام و لە زیمنی پرۆژەی تەشریعدا فەرموونی یان کردوونی. ئەم جۆرەیان بە ڕەچاوکردنی ڕێساکانی ئیطلاق و تەقەیید، عام و خاص، ئیجمال و تەفسیل دەبنە حجەت و حکمیان لێوەردەگیرێت و پەیڕەوی لێکردنیان واجبە. هەر کاتێکیش لەم باسەدا بەڕەهایی باسی حجیەتی سنەتمان کرد ئەم بەشەیمان مەبەستە کە دەبێتە سەرچاوەی دووەمی تەشریع وەرگرتنی ئەحکام نەک بەش و زۆرەکانی تر. دیارە هەندێک ئاماژە بەڵگە هەن کە دڵنیامان دەکەنەوە ئەو بەشە لە سنەت کامەیە کە دەبێت حجەت و پەیڕەوی لێکردنی پێویست بێ کە لێرەدا ئاماژە بە گرنگترین ئەو ئاماژە و بەڵگانە دەکەین. هەندێک جار خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئاماژە دەکات کە جوبرائیلی فریشتەی ڕاستپێردراوی وحی پێی ڕاگەیاندوم. هەندێک جار خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە دەکات کە پەروەردگار
پێغەمبەری صلی الله عليه وسلم فڵان شتیان حەرام کردووە یان حەڵاڵیان کردووە یان هەندێک دەستەواژە بەکاردێن دووەک إن الله أوجب یان فەرض یان ئەمر یان ئوحیل یان حریم. دووەم ئەو قسە و گفتارانەی دەکەونە خانەی تەسەڕوفاتی شەخسی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە ئیعتیباری مرۆڤێکی ئاسایی و غەیرە مشەڕع وەک محەممەدی کوڕی عەبدوڵڵا بە حوکمی عورف و عادەت و نەریتی سەردەمەکەی یان بە حوکمی جیلەتی شەخسی و سروشتی مرۆڤبوونی خۆی فەرموونی یان ئەنجامی داون وەک جۆری خواردن و خواردنەوە و حەزەکانی ئەو بوارە و جۆری پۆشین و ڕۆیشتن و دانیشتن و تا دوایی. ئەم جۆرە لە سونەت بەلای زانایانی محەقیقەوە وەک جەساس و قازی عیاض و قەڕافی و عزی بن عەبدوسەلام و شاتبی و دینەوەری ناچنە بازنەی حوجەی شەرعی و کارپێکردنیان حوکمی ڕەوایەتی ئیباحەی هەیە نەک واجب بوون. بۆیە زانایەکی وەک ئەبوو بەکر جەساس کە لە ساڵی 370 کۆچی دوایی کردووە لە پێناسی سونەتدا وتویەتی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە کردوویەتی یان وتویەتی تا چاوی لێ بکرێت لەسەری بەردەوامی هەبێت. ئیبن قوتەیبەی دینەوەریش وتویەتی سونەت لە ئایندا دەبێت نەک لە خواردن و خواردنەوەدا. بۆ نمونە ئەگەر کەسێک کولەکەی نەخوارد لە کاتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەزی لێبوو ناگوترێت ئەو کەسە سونەتی واز لێهێناوە. ئەم جیاکردنەوەیە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانیدا ئەنجامی داوە. لە ڕیوایەتێکدا هاتووە کاتێک گەیشتە شاری مەدینە بینی کە دانیشتوانی ئەو شارە خورمای نێر و مێ لە یەکتر متوربە دەکەن. فەرمووی ئەگەر ئەوەش نەکەن لەوانەی خێر بێت. ئەوانیش دەستیان هەڵگرت ئەو ساڵە بەشێکی ئەو باخە خورمای نەگرت بەشێکیشی بەرەکەی پوچ دەرچوو. باسەکەیان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم جێڕایەوە. ئەویش فەرمووی إنما أنا بشر إذا أمرتكم بشيء من دينكم فخذوه به وإذا أمرتكم بشيء من رأيي فإنما أنا بشر. واتا البتا من مروفم هر کات لبابتێکی ئاینەکەتاندا فەرمانم بە هەر شتێک پێتان کرد وەری بگرن. ئەگەر بەڕای خۆشم فەرمانێکم بەسەرتاندادا ئەو بزانن کە من مرۆڤێکم. لە ڕیوایەتێکی تردا دەفەرمێت إنما أنا بشر أرضي كما يرضي البشر وأغضب كما يغضب البشر. واتا بەدڵنیایی من مرۆڤێکم وەک مرۆڤ ڕازی دەبم وەک مرۆڤیش تووڕە دەبم. سێم ئەو بەشە لە گفتار و کردار کە لە پێغەمبەری پەروەردگارەوە وەک مفتی و قازی سەردەمی خۆی لێی دەرچووە کە مەرزنی حاڵەتەکان کتومت پێکابێتی چونکە هەندێکیان دوور لە وەحی ئەنجامی داون بۆیە هەندێک جار لەسەر هەندێک لەمانە لەلایەن پەروەردگاری گەورەوە لۆمە کراوە. ئەوانەشیان کە حکومدانن یان قەزاوەتن مەرزنیە لەگەڵ ئەم سەردەمە یەک بگرنەوە. ئەو تەقدیرەش بەلای زانایانەوە جێهێڵراوە بۆ خەمڵاندن و دیاریکردنی قازی و مفتی هەر سەردەمێک. زانای ناسراوی کورد ئیبن تەیمیە هەرچەند زۆر لەگەڵ ئەم پۆڵێنکردنەشدا نییە دەڵێت بەڵگە لەسەر ئەوەی کە سونەت و فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێکیان بەبێ وەحی بوون و بەڕەئی و هەڵبژاردننی خۆی بوون. ئەوەیە لەلایەن خواوە لۆمەی لەسەر کراوە لە کاتێکدا ئەگەر لەلایەن پەروەردگارەوە فەرمانی بەسەردا بدرایە لۆمە نەدەکرا لەسەری. لەوانە حکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دیلەکانی بەدردا یان وەرگرتنی فیدیە لە دیلان یان مۆڵەتدانی بەوانەی کە لە جەنجی تەبوکدا بیانویان هێنایەوە خۆیان دواخست یان فەرمانی وەشاورهم فی الئەمر کە پێی درا کە ئەگەر وەحی بەردەوامی لەگەڵ بوایە پێویستی بە ڕاوێژ نەدەبوو. زانا گەورەکان بەباشی لەم بابەتە تێگەیشتون بۆیە پێشەوایەکی وەکو نەوەوی کاتێک کە پۆڵێنی ئەم فەرمودانە دەکات ئەم ناونیشانەی داناوە کە دەفەرمێت پێویستی گوێڕالی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک شەرع وتویەتی نەک ئەوەی لەسەر کاروباری بژێوی و ژیانی دنیایی وتویەتی بە شێوازی لۆچوون و ڕەئی. دووەم لاپەڕا 93 تێگەیشتن لە پێگەی فەرمودە و سونەت بەگشتی. ئەم بابەتە لە دێر زەمانەوە مشت و مڕی زۆری لەسەرە. ئەوەشە وای کردووە کە ڕەوتی زۆرا و زۆر دروست ببێ کە بەندە لێرەدا لە سێ تەوژم و ڕەوتدا کورتیان دەکەمەوە. یەکەم ڕەوتێک کە ئەو دەستێن لەم نامیلکێدا ئاماژەمان پێکردن بە تەواوی سونەت ڕەت دەکەنەوە و بەسەر چاوەی دووەمی شریعەتی نازانن. تەنانەت ئەو بەشی یەکەمەش کە لە بەرگەی یەکدا پێناسمان کرد
دووەم ڕەوتێک کە لە دژاتی ئەوانەدا زیادەڕەوی دەکەن لە جێڕانەوە وەرگرتنی فەرموودە و سنەتدا دەست شل دەکەن و بڕوایان بەو پۆلێن و دابەشکردنەش نییە کە لە بڕگەی پێشوودا ئاماژەمان پێکرد. هەروەها گوێ بە مەرجی دروستی و نادروستیشی نادەن، بگرە گوێ بەوەش نادەن کە هیچ فەرموودەیەک لەگەڵ قورئان بەراورد بکەین. بەداخەوە ئەم ڕەوتە لە مێژووی ئیسلامیدا زۆر جار زاڵ بوون و گەیشتونەتە ئاستێک کە وتویانە قورئان بە سنەت نەسخ دەبێتەوە. ڕەوتی ڕەوتێکی دروستە کە ئێمە دەبێ پەیڕەوی لێ بکەین، ئەویش تێگەیشتنی زانایانی محەقیقی ئومەتی ئیسلامە بەم جۆرەیە. جۆری یەکەمی فەرموودە و بەگشتی سنەت کە لە بڕگەی پێشوودا باسمان لێکرد، پاش قورئانی پیرۆز سەرچاوەی دووەمە بۆ تێگەیشتن لە هەندێک لە درێژەی حکمەکان بەمەرجێک جگەل لە دڵنیابوونەوە لە دروستی و نادروستی سەنەدی فەرموودەکە لە ڕووی مەتن و دەقەکەشتەوە دڵنیابوونەوە دروست بوو بێت و لەگەڵ قورئان دژایەتی نەبێت. ئەمەش بابەتێکی دوور و درێژە و قسەی زۆری ئەمپەڕ و ئەو پەڕگرتنی تێدا کراوە. ئێمە نزیکترین ڕا لە حکمی قورئانەوە هەڵدەبژێرین و تەرجیح دەکەین. هیوادارین ئەگەر ڕایەکی تری جوداواز بیسترا یان بینرا نەکرێتە کێشە، چونکە ڕا و هەڵوێ زۆرن. ئەم بەشەمان وەک ڕایەکی پەسەندی میانە وەرگرتووە کە کورتەکەی ئەوەیە. ئەلیف لە درێژەی بابەتی ئیمان و بیر و بڕوا پاشە ڕۆژدا قورئان ئاەتی زۆری تەرخان کردو و پێویست ناکات پەنا ببرێتە بەر فەرموودەی زۆری ئاحاد هەرچەند پلەشیان صحیح بێت. بە پوختەی ئەحکام و ئەخلاق و بنەمەکانیان لە قورئاندا باس کراون، دەکرێت بۆ زیادە ڕوونکردنەوە سوود لە فەرموودەی دروست وەربگیرێت. جیم زۆربەی زانانی حەنەفی و شافعی و تەواوی مالیکیەکان جگەل لە هەندێک لە حەنبەلی و ظاهریەکان جەختیان کردوتەوە لەسەر ئەوە کە فەرموودەی ئاحاد زانیاری و علمی یەقین ناگێنن و گومان دەگەێنن، بۆیە پێویست ناکات بکرێنە سەرچاوەی بابەتی گرنگی بیری و باوەڕ و ئەحکام. دال لە وەرگرتنی هەر فەرموودەیەکدا هەوڵ بدەین ئەسڵێکی لە قورئانی پیرۆزدا بدۆزینەوە بۆ پشڕاستکردنەوە. لاپەڕا 96 دەربارەی مامەڵە و هەڵس و کەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە ژێرناونیشانی تەسەڕوفات و نەبیدا ژمارەیەک لە زانانی محەقیق مامەڵە و هەڵس و کەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلمیان باس کردووە و پۆڵێنیان کردوون بۆ چەند جۆرێک کە ئەمەی خوارەوە پوختە و کورتەی ئەو باسەیە. یەکەم هەڵس و کەوتە تەشریعیەکانی، بەشێک لە وتە و مامەڵە و هەڵس و کەوتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشریعی بوون، واتە وەک پێغەمبەر و گێنەری حکمی پەروەردگار مبەلغ دەری خستون کە ئەوانە بەڕەچاوکردنی ڕێسا گشتیەکانی عام و خاص و مطلق و مقەیەد و مجمل و مقەیەد واجبە پەیڕەویان لێ بکرێت. ئەم بەشە هەندێک لە زانایان وەک شەهابەددینی قەڕافی کە لە ساڵی 684 کۆچی دوای کردووە ناویان لێناوە تەسەڕوفات بالڕیسالە. دووەم هەڵس و کەوتەکانی وەک مفتی، ئەو بەشن لە هەڵس و کەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مەبەست لیان فتوادان بووە لەسەر حاڵەتانێکی تایبەت بەو سەردەمە، هەندێک جار ڕوونکردنەوەی مجملێکی قورئان بووە. سێم هەڵس و کەوتەکانی وەک حاکم و قازیەک، ئەم جۆرە هەڵس و کەوتەش لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەبووە، واتە هەندێک بڕیار و حکم و هەڵس و کەوتی هەبووە کە قەزاوەتی نێوان دوو کەس یان چەند کەس بووە کە یان خۆی پێی زانیون یان خاوەنەکانیان، کێشەکەیان بە مەبەستی یەکلاکردنەوە بردۆتە لای. چارەم هەڵس و کەوتەکانی وەک سەرکردە و پێشەوایەک، ئەم جۆرە هەڵس و کەوتەش لەلایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە، واتە هەندێک بڕیار و هەڵس و کەوتی هەبووە وەک سەرکردە و پێشەوای ئەو کاتەی مسلمانان دەری کردوون. قەڕافی دەڵێت ئەو کارانەی پەیوەندیان بە قەزا و پێشەواییەوە هەیە نابێت کەس پێیان هەستێت مەگەر بە مۆڵەتی تایبەتی لەلایەن قازی یان پێشەوای سەردەمەوە. مەبەستی ئەوەیە مەرز نییە حاڵەتەکان و هەموو لایەنەکانی دۆسی فتوایی و قەزاییەکانی جۆری کەسەکان لێک بچن وەکو یەکوابن تا قازی و مفتی و سەرکردەیەم سەردەمە کتومت هەمان حکم جێبەجێ بکات کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کراوە بە پاسا و بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامی داوە. بۆیە دەبێت مفتی و حاکم و پێشەوای شەرعی سەردەم ئەو حکمە بدەن و یەکلایی بکەنەوە. نمونەی ئەم هەڵوێستانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم
خۆی هەندێک جار ڕوونی کردوتەوە. بۆ نمونە فەرموویەتی: ئێوە زۆر ناکۆچەکانتان دێنە لای منیش مرۆڤێکم، ئێوەش لەوانەیە هەندێکتان لە هەندێکی ترتان دەمپاراوتر و قسە ڕەوانتر بێت، منیش لەوانەیە بەو جۆرە کە گوێم لێ دەبێت قەزاوەت بکەم. جا هەر کەس قەزاوەتم بۆ کردو لە مافی براکەی کەوتە سەری، با پێی ڕازی نەبێت و وەری نەگرێت، چونکە ئەوە پارچەیەک لە ئاگرم بۆ دابڕیوە. ئەو فەرمودەیە زۆر بەڕوونی دەری دەخات کە هەندێک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیجتیهاد و لۆچوونی خۆی قەزاوەتی کردووە دوور لە وەحی و ڕێنمووی پەروەردگاری. لە کۆتایی ئەو دابەشکردن و پۆڵێنکردنەدا بۆ هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگە بزانین کە ئەم بابەتە لە بنەما شەرعیە سەرەکی و گرنگەکانە. بۆیە قەڕافی لە کۆتایی باسەکەیدا وتویەتی: لەسەر ئەم یاسا و ئەم جوداوازیانە هەڵس و کەوت و تەسەڕوفاتی پێغەمبەرت صلی الله عليه وسلم بۆ دەردەکەوێت. جا تێبگە کە ئەم باسە لە بنەما شەرعیەکانە. چارەم، لاپەڕا سەد چ جۆرێکی سنەت بە بەڵگا وەردەگیرێت. دیارە لە فەرمودەدا واتە ئەو بەشەی کە گوفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جۆری یەکەمی بەرگەی یەکەمدا چوار مەرج گرنگن. ئەلیف، دەبێ پێوەری زانانی بتمانە پێکراوی فەرمودەناس سەحیحیان حەسەن بێت، نەچێتە خانەی مەوضوع و ضعیف، واتە مەرجەکانی هەردوو لایانی مەتن و سەنەدی تێدا بێنەجێ. بە دەبێ دەقی فەرمودەکەت دژایەتی لەگەڵ واتا و مەدلولی ئاەتێکی قەطعی و دەلالەی قورئان نەبێت. جیم، دەبێت دژایەتی لەگەڵ ڕێسای گشتی قەواعید و ضوابطی هەڵهێنجراو لە قورئان نەبێت. دال، دەبێت بە قەرینە و نیشانەی سیاقدا دەرکەوێت کە ئەو فەرمودێ وەک پێغەمبەرێکی ڕەسوول فەرموویەتی، نەک بێ ئەعتیباری تری قەزاوەتی تایبەت یان عادەتی شەخسی وەک پێشتر جیامان کردنەوە. ئەوە مەرجێکی هەستیارە و ڕۆچاونەکردنی ئەو خاڵەیە کە خەڵکێکی زۆری بە هەڵەدا بردووە و بە تاکە فەرمودەیەک فتوای ناڕەوا دەردەکەن. لە سنەت و سیرەتیشدا هەمان ئەو مەرجانە کە ئاماژەمان پێکردن دووبارە دەبنەوە. دەبێ ئەگەر فەرمودەکە لە زۆری تەشریعیش بوو بەڵگە هەبێت کە ئەو کارە دەیکات تایبەت بە خۆی نییە و بۆ هەموو ئومەتی ئیسلامە. بۆ نمە واجببوونی شەو هەستانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەرەتای بانگەوازدا کە سەرەتا و کۆتایی سوڕەتی ئەلموزەممیل باسی دەکات، یان هێنانی زیاتر لە چوار هاوسەر کە ئەمانە بەڵگەی ڕوونهن حکمی تایبەتن بەخۆی. پێنجەم، لاپەڕا 103 چۆنێتی کارکردن بە سنەت. بۆ ئەوەی حکمی کارکردن بە سنەت بە هەموو زۆرەکانیەوە بە واجب دابندرێت، ڕەچاوی ئەم خاڵانە پێویستن. یەکەم، سەرەتا دڵنیابوونەوە لەو خاڵانەی سەرەوە. دووەم، پاشان ئاگاداربوون لە بنەما سەرەکیەکانی زانستی و فەرموودە علوم الحەدیث، بەتایبەتی لە جیاکردنەوەی سەحیح لە ضعیف و ئاحاد لە متەواتیر و تا دوایی. سێیەم، نابێت فتوا بە تاکە فەرمودەیەک بدرێت، بەڵکو دەبێت بۆ دەرهێنانی حکمێک کۆی ئەو فەرمودانە کۆ بکرێنەوە کە پەیوەندیدارن بە بابەتێکەوە، پاشان لە کۆی هەمویان تێگەیشتنی دروست پەیدا دەبێت. چارەم، نابێ پەنا ببرێتە بەر تەئویل و چەماندنەوەی زانستی و واتا و مەدلولی فەرمودە، واتە بە پێی ڕێساکانی زمانی عەرەبی واتا بکرێت. پێنجەم، دەبێ گرنگی بە تێگەیشتنی مەقاسیدی بدرێت، واتە دوورکەوتنەوە لە ماناکردنی حرفی و ظاهیری و فرامۆشکردنی لایانی حکمەتی حکمەکان کە لە فەرمودە دەردەهێنرێت. شەشەم، ئاشنایی بە ڕێسا گشتەکانی زانستی ئوسوڵ الفقه، بە تایبەتی باسەکانی مطلق و مقەیەد، عام و خاص، مجمل و مفەسەل و تا دوایی، چونکە بەبێ ئاشنایی بەو باسانە تێگەیشتن لە فەرمودە زەحمەتە. هەفتەم، بۆیەوە باشترە کەسانێک کە فەقیه نین و بەو زانستە ئاشنانین خۆیان لەو جۆرە فەرمودانە نەدەن کە حکمیان تێدایە و زیاتر بایەق بەو فەرمودانە بدەن کە پەیوەندیان بە ئامۆژگاری و ڕێنمووی و وعظ و ئیرشادەوە هەیە. خوێنەری بەڕێز، ئەم تەڕاکە بە کۆتا هات. بەشی شەشەم، هەندێک زانیاری لە سەرچاوەکانی فەرمودە. لاپەڕا 104. یەکەم، لاپەڕا 107 سەرچاوە بنەڕەتیەکانی فەرمودە. لە سەرچاوە مێژوویە بنەڕەتیەکاندا چەندین جۆر سەرچاوە بۆ فەرمودە هەن، جیاکردنەوە و تێگەیشتنی پێگەیان پێویستە. لەوانە: یەکەم، کتێبەکانی ئەسسەحاح
کە دوو سەحیحی بوخاری و سەحیحی موسلیم مەشهورترینیانە کە خاوەنەکانیان بەمەرجیان گرتووە دەبێ ئەو ڕیواتەی دایدەنێن سەحیح بێت ئەڵبەتە هەر کامیان بۆ خۆیان بۆ دروستی فەرموودا مەرج و مەنهەجەتی خۆیان هەیە. دووەم کتێبەکانی ئەسسونەن ئەوانن کە کراونەتە چەند باسێک لەسەر بنەمای بابەتە فقهیەکان وەک کتاب الطهارە، کتاب الصلاة، کتاب الزەکا و هەروەها وەکو کتێبەکانی سونەنی ترمذی و سونەنی نەسائی و سونەنی ئەبوو داود. ئەمانە بەمەرجیان نەگرتووە کە هەموو ڕیواتەکانیان صحیح یان حەسەن بن واتە لاوازیشیان تێدایە کە لە کۆتایی هەر ڕیواتێکدا بە وشەی ضعیف ئاماژەیان پێکردوون. سێەم ئەلمەسانید ئەو کتێبانن کە سەنەدیان تێدایە تا سەر سەحابە و ڕاویەکان بە شێوەی باب و قسم و مەسانید هاتوون وەک موسنەدی ئەحمەد کە نزیکەی 30,000 ڕیوایەتی تێدایە. چارەم ئەلمعاجەمیش هەن وەک ئەلمعجەم الکەبیری تەبەڕانی کە لە ساڵی 360 کۆچی وەفاتی کردووە کە ڕیوایەتەکانی بەپێی تەرتیبی سەحابە کۆکراونەتەوە و مەرجی سەحیح بوونیانی لەگەڵ نییە. پێنجەم پاش ئەوانە ئەلموسنەفاتیش هەن بە شێوەی بابەت وەک موسنەفی عەبدوڕەزاق و موسنەفی ئیبن ئەبی شەیبە و کە لە نێوان ساڵانی 150 بۆ 250 کۆچی دانراون. دووەم لاپەڕانۆ پۆلێنی فەرموودە لای زانایان. یەکەم لە ڕووی هێز و پێگە و پلەوە کۆی زانانی فەرمودەناس و زانا ئوسولیەکان فەرموودە دەکەنە دوو بەشی سەرەکیەوە. ئەلیف متەواتەر کە ئەویش دوو جۆرە، متەواتەری قەولی، متەواتەری معنەوی کە ئەم جۆرە لای کۆی زانایان سەلمێنراوە و حوکمی پێدەکرێت. ئەم جۆرە ئەو جۆرە فەرمودانە دەگرێتەوە کە کەسانێکی زۆر دەیانگێڕنەوە کە لە ڕووی عەقڵیەوە کۆبوونەوەیان لەسەر درۆکردن ئەستەمە. بە جۆری ئاحاد ئەو جۆرن کە کەسێک یان دوو کەس یان زیاتر دەیانگێڕنەوە بەڵام ناگەنە ئاستی متەواتەر. ئەمانەش لای کۆی زانایان سێ جۆرن: مەشهور، عەزیز، غەریب. لای زۆربەی زانایان ئەم جۆرە بە هەر سێ بەشەکەیەوە دڵنیایی زانستی یەقین ناگێنن، بۆیە باشتر وایە بەراورد بکرێن لەگەڵ قورئان یان فەرمودەی متەواتەر. لێرەدا پێویستە ئاماژە بکەین کە حەنەفیەکان بە جۆرێکی تر پۆلێنی فەرمودیان کردووە. ئەوان دەڵێن سێ جۆرن: یەکەم متەواتر، دووەم مەشهور، سێم ئاحاد. واتە مەشهوریان جیا کردوتەوە پێیان وایە جۆرێکە لە نێوان متەواتر و ئاحاددا کە ئەو فەرمودانن لە سەدەی یەکەمدا ئاحادن بەڵام دواتر لە سەدەی دووەم و دواتردا ناوبانگ و شۆرەت پەیدا دەکەن و خەڵکێکی زۆر دەیانگێڕنەوە. بۆیە بۆ حوکمەکەشیان دەڵێن علمی یەقینی ناگێنن بەڵام گومانی نزیک لە یەقین دەگێنن. دیارە ئەم بابەتی بەش و جۆرانەی فەرمودە زۆر لەمە زیاتر هەڵدەگرێ. ئەمە تەنها پوختەیەک بوو دەکرێت بۆ زیادە زانیاری سەیری سەرچاوەکانی زانستی علوم الحەدیث بکرێت. سێەم لاپەڕا 111 میتۆد و مەنهەجەتی جوداوازی زانایانی فەرمودەناس. ئەوەی بە دوواداچوونی بۆ کار و ڕەنجی زانانی فەرمودە کرد بێت دەزانێت کە لە بواری کۆکردنەوەی فەرمودە و مشت و ماڵی سەنەدیاندا هەوڵێکی نمونەی مێژوویان داوە. دیارە شێوازی کارکردنیان لەسەر ئەو بابەتە جوداواز بوو، هەمویان یەک میتۆدیان پێڕەو نەکردووە. بۆ ئەوەی مەبەست لە میتۆد و شێوازی کۆکردنەوەی زانایان بۆ فەرمودە تێبگەین، ئاماژە بە گرنگترین ئەو تایبەتمەندیانە دەکەم کە ناسراوترین زانای فەرمودە پێشەوە بوخاری کە لە ساڵی 256 کۆچی وفاتی کردووە پێی ناسراوە کە ئەم خاڵانە گرنگترینیانن. یەکەم لە ڕووی پلەی سەنەد و دروستی و نادروستی ڕیوایەتەوە تەنها سەحیحی داناوە و بە پەیوەندەنجی خۆی پلەی لەوە خوارتری دانەناوە. بۆ کتێبەکەشی ناوناوە الجامع المسند الصحيح. ئەوە لە کاتێکدایە کە نەسائی و تیرموذی و ئیبن ماجە لە سونەنەکانیاندا ویان نەکردووە، ڕیوایەتی لاوازیشیان هێناوە، بەڵام لە کۆتایی ڕیوایەتەکەدا نووسیویانە ضعیف وەک ئاماژەیەک بۆ ئەوەی بزانرێت کە سەنەد و هێزی ڕیوایەتەکە لاوازی تێدایە. دووەم پۆلێنکردنی فەرمودەکان لەسەر بنەمای بەش و بابەتی فقهی. بۆیە بوخاری کتێبەکەی کردووە بە 97 بەش و هەر بە 6 کردووە بە چەند بابەتێکی تایبەتەوە. سێم دووبارەکردنەوەی فەرمودە. بۆیە کۆی فەرمودە کۆکراوەکانی سەحیحی بوخاری 7563 فەرمودەن
لە کاتێکدا بەبێ دووبارە تەنها 2761 فرمودن. چارەم ئەسڵ لە کاری بوخاریداوەیە کە تەنها فرمودەی پەیوەست و متصلی داناوە، بەڵام جاروبار بۆ مەبەستی تایبەت و لاوەچی هەندێک ڕیوایەتی مرسەل و معەلەقیشی داناوە. پێنجەم تایبەتمەندیەکی تری سەحیحی بوخاری ئەوەیە کە لە ڕیوایەتدا جۆری مەوقوفاتیشی هێناوە، واتە فتوا و لۆچوونی سەحابە و تابعین کە لە خۆیانەوە و نەگەیشتونەتە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەما لە کاتێکدایە کە هەندێکی تر لە محەدیثین لە زۆربەی ئەو خاڵانەدا چاویان لەو کردووە، بەڵام لە زۆر خاڵیشدا پەیڕەویان لێ نەکردووە. بەوردبوونەوە لە جوداوازی منهەجی بوخاری لەگەڵ کەسێکی وەک ئەحمەدی کوڕی حەنبەل ئەو جوداوازیە دەردەکەوێت، بۆیە هەندێک لە زانیان باسی ئەو تایبەتمەندیانیان بە دوور و درێژی نووسیوە. لەم زەمینەدا ڕاستێکی زانستی هەیە کە زۆر جار لەبیر دەکرێ و زۆریش گرنگە بۆ چۆنیەتی مامەڵە لەگەڵ فەرمودە و ئەویش ئەوەیە کاتێک دەگوترێ فڵان فەرمودە سەحیحە ئەبێ بزانین بە پێوەر و لۆچوونی کام لە زانانی فەرمودە سەحیح و دروستە، چونکە هەرچەند لە هەندێک خاڵدا یەک قسە بن، بەڵام لە لۆچوون و مەرج و پێودانگ و فلتەرەکانیان جوداواز بوون. سەرجەمی زانایان لەسەر جۆری مەرجەکانی تەصەحیحی و تەضەعیف پێوەر و تەرازوێکی یەکگرتویان نییە. بۆ نمونە ئەو ڕیوایەتانەی لای پێشەوە موسلیم بە سەحیح ناسێنراون هەر ئەوانن کە زۆرێکیان پێشەوە بوخاری پێشتر بە سەحیحی نەزانیون، بۆیە نەیخستونەتە کتێبی ئەلجامع السەحیحی خۆی. بۆیە ئەوانەی لای هەردووچیان سەحیحن تەنها 1906 فرمودن، لە کاتێکدا بوخاری نزیکەی 3000 بە سەحیح زانیوە، بەڵام موسلیم هەمیانی وەرنەگرتووە، یان ئەو فرمودانی نەسائی و ئیبن ماجە و تیرمذی کۆیان کردوونەتەوە. زۆربیان هەر ئەوانن کە لە فلتەرەکانی بوخاری و موسلیمدا کەوتون و نیان خستونەتە سەحاحی خۆیان، بەڵام ئەوان بە سەحیحیان داناون و لە سونەنی خۆیان کۆیان کردوونەتەوە، چونکە وەگوتمان مەرج و پێوەرەکانیان بۆ سەنەدی ڕیوایەتەکان جوداواز بوون. لەبەر ئەوەیشە دەگوترێت کە بوخاری ئەو چەند هەزار فەرمودەی لە کۆی 600,000 فەرمودە ڕیوایەت کۆ کردوتەوە، چونکە لەسەر سەنەدەکانیان قسەی هەبووە. هەندێک جاریش بە پێچەوانەوە پێشەوانی تری فەرمودە ڕەخنیان لە هەندێک لە ڕاوی پێشەوە بوخاری گرتووە. بۆ نمونە ڕاویەک لای بوخاری بە ناوی ئەحمەد بن بەشیر الکوفی بەجێی متمانە زاندراوە، بەڵام نەسائی دەڵێت بەهێز نییە، داڕمیش وتوێتی وازی لێهێنراوە مەتروکە. یان ڕاویەکی تری لای بوخاری بە ناوی ئەحمەدی بن مەقدام بن سلەیمان العەجلەی ئەبوو داود دەربارەی دەڵێت من فەرمودەی لێوەرناگرم چونکە کاری بێهودە و بێشەرمانەی دەکرد. یان کەسێک بە ناوی ئیسحاق بن محەممەد بن ئیسماعیل الفەڕوی کە لای بوخاری جێ متمانە بووە. داڕوقوتنی و حاکم دەربارەی وتویانە شەرمە کە بوخاری لە کەسێکی وە فەرمودەی جێڕاوەتەوە. ڕاستە ئەم حاڵەتانە دەگمەنن و لای سەنەدەکانی پێشەوە بوخاری دیاردەنین، بەڵام هەر چۆن بێن نمونەیەکن لە قسەی زانایان پێویستێ بیان بیستن و ئاگامان لێیان بێت بۆ تێگەیشتن لە دەستەوازەی جوداوازی مەنهەجیەت و پێوەرەکانی زانانی فەرمودە و مەرجەکانیان، چ بۆ سەنەد و زنجیرەی ڕاوی و کەسەکان، چ بۆ دەق و مەتنی فەرمودەکان کە لەسەرەوە ئاماژەمان پێکرد، بە تایبەتی بۆ تێگەیشتنی دروست لە دوو دەستەواژەی سەحیح و ضعیف. ئەی بۆچی پێشەوە حاکمی نەیساپوری المستدرک علی صحیحین دەنووسێ؟ چونکە پێی وایە بوخاری و موسلیم زۆر دەستیان داگرت و زۆر فەرمودیان نەخستۆتە ناو کتێبەکانیان، بۆیە ئەو هاتووە لە سەدەی 4 کۆچیدا بەجیا ئەو ڕیواتانەی هێناوە کە لەسەر مەرجی ئەوانن، بەڵام ئەوان نیان هێناوەتە ناو کتێبەکانیان. لەگەڵەوەدا مەرجەکانی ئەوانی بۆ پلەی ڕیواتەکە و دروستی و نادروستی کردوتە پێوە. خۆی لە پێشەچی کتێبەکەیدا المستدرک دەڵێت لەم سەردەمەی ئێمەدا کۆمەڵێک بیدعەتی پەیدا بوون، دەڵێن هەرچی فەرمودەی دروستان لەلا کۆبۆتەوە ناگەنە 10,000 فەرمودە. بۆیە ژمارەیەک لە کەسایەتیەکانی ئەهلی زانست داوایان لێکردم کە کتێبێک بنووسم و ڕیوایەتانێکی تێدا کۆ بکەمەوە کە بوخاری و موسلیم پشتیان بە سەنەدەکانیان بەستووە، بەڵام بەداخەوە وا دیارە حاکمیش کەوتۆتە حاڵەتی کاردانەوەی قسەی ئەو بیدعەتیانەی کە خۆی باسییان دەکات. بۆیە پێچەوانەی بوخاری و موسلیمەوە لە کۆکردنەوەی فەرمودەدا دەستشل دەکات و هەزاران ڕیوایەت تۆمار دەکات. هەرەوەی شاوای کردووە کە هەندێک لە زانان ڕەخنەی لێبگرن. بۆ نمونە ذەهەبی دەربارەی ئەو کارێ حاکم وتوێتی نزیکەی نیوەی کتێبەکە لەسەر مەرجی بوخاری و موسلیمە، نزیکەی 4/1 لەوانەیە لە سەنەدی سەحیحە، نزیکەی 4/1 تریشی لەو کەسانن کە ڕیوایەتیان وەرناگیرێت و لاوازن و ناڕاستن. هەندێک ڕیوایەتیشی هەڵبەستراون. ئیبن حەجەریش وتوێتی حاکم دەستی شل کردووە.
ئیبن تەیمیەش وتویەتی زانایانی شارەزا بە فەرموودە بە تەنها پشتیان بە حاکم نەبەستووە. ئەمانم بۆ نمونە هێنایەوە تا ئەگەر زانایەکمان بینی ڕخنەی لە شێوەکار و مەنهەجی هەرکام لەو زانایانە هەبوو نابێ پێمان سەیر بێت یان ڕخنە بارانی بکەین. پێشتر وتمان پێشەوە داڕەقوتنی ڕخنەی لە مەنهەجی بوخاری گرتووە کەسیش ڕێی لێ نەگرتووە. یان خۆمان دەبینین کە ئیبن حەجەری عەسقەلانی کە نازناوی ئەمیر المؤمنین فی الحەدیثی دراوەتێ لە دەیان جێگای فەتح الباریدا کە شەرحی بوخاری کردووە ڕخنە لە بوخاری دەگرێت یان فەرموودەکانی بەلاواز دادنێت بە مەرجێک یەکەم سەرچاوەی متمانە پێکراو لە ڕاوەی فەرموودەدا بە تایبەتی لە نێو زۆرێکی دی لە ڕاوەکاریانی بوخاریدایە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆتایی لاپەڕا 118 لە کۆتایی ئەم کورتە باسەدا کە هیوادارم سوودی گیان بێت بە پێویستی دەبینم کە بە کورتی ئەم تێبینیە بخەمەڕوو دەبێت ئێمە لەسەر هەمان ڕێچکەی زانانی پێشوو بڕۆین واتە ڕخنەمان لە هەر کەس و تاقم و هەربیرکردنەوە میتۆد و مەنهەجێک زانستیانە بێ و نیەتمان دڵسۆزی بێ بۆ خزمەتی قورئان و فەرموودە و ڕاستیەکان دوور لە تەشیر و ناوزڕاندن و هەڵبەستن و زیادە پێوەنان کە بەداخەوە بۆ ئامادەکردنی ئەم باسەی بەردەستی خوێنەر حاڵەتانێکی زۆری لەم بابەتەم لەو پەیز و پێگە ئەلکترۆنی و کتێب و بڵاو کراوانەدا بینی کە تەرخان کرابوون بۆ ڕەتدانەوەی باسی ڕەوتا قورئانیەکان و ئەو شوبهە و گومانانەی کە دەیان وروژێنن بۆیە بە دووری نابینم کە زۆر جار بەهۆی ئەو نازانستی بوون و بێئینسافیە کاردانەوەی هەڵە و مکۆڕبوون و سووربوون لەسەر ناحەقی دروست ببێ کە ئەو کاتە بەشێک لە تاوانی بە هەڵەداچوون و مانەوە لەسەر ناحەقی دەکەوێتە سەرشانی لایەنی یەکەم و دەست پێشخەر. پەروەردگاری پایەبەرز لە ناحەقی گوتن بمان پارێزێ و ڕاستیمان پێ نیشاندا و بەهرەی پەیڕەوکردنی ڕاستیشمان بداتێ. سلێمانی گەڕەکی کازیوەی بناری گۆیژە شوباتی 2016 عومەر عەبدولعەزیز بە هیوای ئەوەین کەوا سوودی گەیاند بێت بە هەموو لایەک. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.